دۆستان ئازیزان خۆشحاڵین جارێکی کە پێتان شادەبینەوە لە سەکۆکەی خۆتان لە فلیم سازان. ئازیزان بابەتی ئەمڕۆمان لەسەر چەمکێکە، ئەم چەمکە هێرشێکی گەورەی کردوتە ناو هەموو ماڵەکان، ڕووی کردوتە هەر هەمومان، زۆربەمانی تووشی شۆک کردووە، تووشی تەزیم کردووە بەرامبەر بەوەی کە ساڵانێکی دوور و درێژە دایکانمان زمانی کوردی بە پاراوی لەسەر زمانمان ئەپژێنن، کەچی خۆمان بەدەستی خۆمان دێین ئەم زمانە خەریکین شەلوجێڕیەکەین، سەقەتیەکەین، ئفلیجیەکەین. اینجا یەکێک لەو خاڵانە ئەوەیە نەک هەر ئەوە خۆشمان بەکەم ئەزانین، وەکو میلەتێک خۆشمان بەکەم ئەزانین. ئەمەیان دەردێکی زۆر گەورەیە. ئەگەر ئەم دەردە ئاواتەشە نەبسەنێ، پێتان وا نەبێت ئێمە وەکو میلەتی کورد بەرەو لە ناوچوون نەچین. ئەلبەتە زۆر چەمکی کە هەیە کاریگەریان لەسەر لە ناوچوون هەیە، لە ناوچوونی میلەتان. لەم ساڵانەی دوایی من هەواڵەکەم خوێنەوە کە دوا پیرێژن لە بەریتانیا کە بە زمانی زگماکی خۆی قسەیە کرد، کۆچی دوایی کردووە، تاکە کەس بووە ماوەتەوە کۆچی دوایی کرد. ئەوە میلەتێک، زمانێک لە ناوچوو. ئەلبەتە بۆ ئێمەی میلەتی کوردیش ئەو هێرشانەمان لەسەرە، وەکو ئەو هێرشانەمان لەسەرە، خەڵکانێکیش هەن، خەڵکانێکی زۆر خەمخۆرن، خەمخۆری ئەم زمانن، بەردەوامە هەر هەبوونە. اینجا ئەو کەسە خەمخۆرانە ئەلبەتە ئەوانن ناهێڵن زمانی کوردی پەکی بکەوێ یان وشەکانمان ئەنفال کرێن. ئەلبەتە هەر کەسە خەمخۆرەکان نین، کەسە خەمخۆرەکان زۆر زۆرن، لە بواری گۆرانیە، لە باری بەیتایە، لە بواری نووسینایە، لە هەموو بوارەکانە. بۆ بابەتی ئەم شەومان، میوانی ئەم شەومان کەسێکی زۆر زۆر ئازیزم، هاوڕێیەکی دێرینم، کاک سەرکەوت عەلی لەگەڵمانە و کاک سەرکەوت جانیا خوا بەخێر بێی باندیەمان. زۆر سپاس، ئێوە بەخێر بێن بە قوربان، خۆشحاڵ بووم. زۆر سپاس بۆ هەوڵ و ماندووبوونتان، زۆر سپاس بۆ ئەو هەموو خەمخۆریەتان بۆ زمانی کوردی، بۆ بابەتەکانی کە بۆ بابەتی هونەر، بۆ شانۆ، بۆ دراما. من بۆ خۆم لە نزیکەوە ئاگام لە کارەکانتانە و بە هیوای ئەوم قەت ماندوو نەبوون و تەمەن درێژ بن و بە هیوای ساغ و سەلامەتی بۆ تۆ و هاوڕێی دێرینم کاکە سەرکەوت. چاوەکەمی کاک سەرکەوت جان بە خێراتنی منت کرد، دیارە من ئێستا لە کوردستانم، هەر بە فیزیکیش بەم زوانە بەنیازم بگەڕێمەوە کوردستان، باوەش بە هەمووتان بکەم ئەو خاکە ماچکەم. چاوەکەمی کاک سەرکەوت جام. کاک سەرکەوت، من لێرە لە خاڵێکەوە دەست پێ یەکەم. ئەلبەتە بەڕێستان ئاگاد لێیە، ئێمە مێژوویەکە لە مێژووی تەمەنی ئێمەیە و لەگەڵ گەشەکردنمانە بەردەوام ئێمە هەوڵمان داوە بە دوای وشەی کوردی ئاگەڕاوین، وشەی کوردیمان خوێنێتەوە. ئەلبەتە لەو زەمەنەی ئێمە لە ساڵانی حەفتاکان و پێشتر کە ڕادیۆی یەریڤاندا مەزراوە، ڕادیۆی تاران، ڕادیۆی قەسری شیرین، ماشان، وازام کرماشان بۆ قەسری شیرین نەبوو، نازانم کامیان بۆ ڕادیۆی بەغا و دواتر تەلەڤزۆنی کەرکووک کوردیەکەی، ئەمانە کوردیەکەی ئەڵێن. ئەم ڕادیۆیانە توانی و ڕادیۆ تەلەڤزۆنانە میدیایانە توانیان کاریگەریەکی زۆر زۆر گەورە لە ڕێی کەسانی ڕۆشنبیران و ئەدیبان لەسەر زمانی کوردی بکەن، زمانی کوردی پاراوکەن. ئەلبەتە کۆڕی زانیاری کورد و ڕۆژنامەکان، ئیتر ڕۆژنامە لە ڕۆژنامەی کوردستانەوە کاک و پێشەو کاتانە، بەڵام لە دوای ڕاپەڕینیش کە تا یەک تەلەڤزۆن بوو باش بوو بە دوو تەلەڤزۆنیش هەر باش بوو، بڵێن ئیتر میدیا تیڤی و گەلی کوردستان و لە پێشا گەلی کوردستان، دوایی میدیا تیڤی، دوایی کوردستان تیڤی شاتە پاڵی. تا ئەو کاتانە شێشتا باش بوو،
بەڵام لەم دواییانە ئەم هەموو تەلەڤزۆنە ئەم هەموو ڕادیۆیە نەک سەرکەوت پێت وان نییە قسابخانەیان بۆ زمانی کوردی داناوە؟ بەڵێ بە دڵنیاییەوە خۆی ئێمە دوای ڕاپەڕین بە تایبەتی ئەگەر لە سێپارچەکەی تری کوردستان خۆرهەڵات باکوور خۆرئاوا دوژمنان ناحەزان لە یارانی کورد زمانیان لە دلت کردبێ زمانیان لە ئاواز کردبێ زمانیان وێران کردبێ ئەی زمانیان لە قاڵبی ئەو ویست و ئارۆزانی خۆیان دابێ ئەوە دوژمنانە کردویانە نەیارانە کردویانە ناحەزانی زمانی کوردیە ناحەزانی نەتەوەی کووردە بەڵام بە پێچەوانەوە لەم هەرێمەی خۆمان لە باشووری کوردستان ئێمە خۆمانین کارێک بە زمانەکەین با بە دەواری شڕی نەکردووە و سەرما بە هەتیوی نەکردووە ئەوە خۆمانین کە بۆ 32 ساڵە ڕوا پەرلەمانمانەیە حکومەتمانەیە دەسەڵاتمانەیە کەچی ئێمە کارێکمان کردووە زمان ڕۆژ بە ڕۆژ بە ئاقاری خراپە ئابین زمان ڕۆژ بە ڕۆژ لاوازەکەین نەکرد لاوازیەکە نەگەر تووشی پاشاگردانیمان کردووە ئێستا سەردەمێکە زمان لە قاڵبی حیزبی دراوە یعنی زمان لە پێناوی حیزبایە زمان بچووک کراوەتەوە یا هەر نەکرد بچووکیش کراوەتەوە مفتی وتەنی ئەڵێ نووسین بە کوردی تاکەی کفرەلات بۆ جلات ناخۆشە زبانی وڵات یعنی ئێستا ئێمە جگە لەوەی کە ئەو هەموو تاوان و ئەو هەموو زوڵمە و ئەو هەموو ناحەقی بەرامبەر زمانی کوردی ئەەکەین کە لە هەر وڵاتێکا بێ لە هەر شوێنێکا بێ داواکاری گشتی ئەبواە سکاڵای تۆمار کردایە چونکە بەڕاستی کارێک بەم زمانە ئەکرێ لەگەڵ ئەوەشا کراوە بە قوربانی زمانی دیکە زمانێکی کە کە ئەم زمانی ئێمە خۆمان نازانم کورد هەر سروشتی خۆی وایە ینی خۆی دایم بە کەمەزانێ زمانی خۆی دایم لە پلە دوو لە پلەسیا داناوە کە ئەمە لە هیچ شوێنێکی دنیا هیچ نەتەوەیەک هیچ شوێنێک کە زمانی دایکی خۆی هەبێ قەت کاری وای نەکردو بەڵام بە پێچەوانەوە ئەوەی خۆتان فەرمودان من هەموو جارێک گوتومە ڕادیۆی بەغا خزمەتێکی گەورەی بە ئەرشیفی نەتەوەی کورد کردووە چوەکو زمان چوە گۆرانی چوەکو مێژوو چوەکو هەموو بابەتەکانی بوارەکانی ژیان تەنیا ڕادیۆک بۆ کە لەسەر ئاستی هەموو عێراق کوردەکان گویان لێ گرتووە ڕاستە ئەوان سیاست و نەهجی خۆیان هەبوو بەڵام ئێمە وەکو بابەتەکانی کەی مێژووی وەکو بابەتەکانی فەرهەنگی گۆرانی کوردی ئەمانە ئەو ڕادیۆی خزمەتێکی بەرچاوی هەبوو بەڕاستی ینی مێژوویەکی چاکی بۆ خۆی خڵقان و هەموو ئەو ڕادیۆیانی کەش لە خۆرهەڵات چه ئەو ڕادیۆیانی کە لە وڵاتەکانی کە بۆ نمونە لە سەردەمی گۆرانی شاعیرانە لە یافا لە فەڵەستین ئەو ڕادیۆیەکە ئەگەر بۆ مەبەستیش بەکاراتوێ بەڵام خزمەتی بە زمان کردووە چونکە ئەو کەسانەی لەوێ بوون هەستیان بە لێپرسیاوەتی کردووە گیانێکی خەمخۆری و دڵسۆزیان تیا بووە هەروە بەگاڵتە یعنی زمانیان وێران نەکردووە دکتۆر عەبدوڕەحمانی حاجی معروف ئەڵێ کاتێک من لە دەرەوەی وڵات بووم بە تایبەتی لە ئەوروپا لە سۆڤێت رووسیای ئەمڕۆ ئەڵێ لە ڕێی تەلەڤیزۆنەوە من فێری زۆر شێوەزار بووم فێری زمانی بیانی بووم چونکە تەلەڤیزۆن کاریگەر و خێراترینە تەلەڤیزۆن خەڵکی بە ئاقاری باشا بردووە تەلەڤیزۆن دایم لە بەرزیەوە بۆ خەڵک لێ ڕوانی بەڵام ئەمڕۆ لای ئێمە تەلەڤیزۆن لەو پەڕی نزماییە یعنی تۆ زۆر جار پێت شەرمەدانیشی بە دیار تەلەڤیزۆنی کوردیەوە لەسەر ئەم بۆ چوونەت کاک سەرکەوت ئەوەی دکتۆر عەبدوڕەحمانە دوودوەنیە من لەسەر ئەو بۆ چوونە کە لە هۆڵەندا بووم برادێکی ئازیزم ئەگەر ئێستا لە خەت بێ لەگەڵمانە سێرکات هەموو خەڵک سەتەلایتمانەیەنا سەتەلایت ئەو کاتە سینیە گەورەکە بوو و بۆ بە ماتۆڕێکە بێ بجوڵێتەوە بۆ کەناڵەکان ئەیان هێنا بۆ کەناڵی ئەو وەختە MBC بوو نازام شتێکی وای عەرەبی بوو گۆرانی تیابوو شتی تیابوو من هێنام بۆ میدیا TV بادینیم باش نەبوو کرمانجیم باش نەبوو بەڵام لە ڕێی ئەوێەوە ئەو تەلەڤیزۆنەوە بەردەوام لە ماڵەوە بووینایە لەسەر و زازایی قورسە زازایی زۆر لێمەوە دوورە وەکو جوگرافیا لێمانەوە دوورە بۆیە نایزانین بەڵام سێرمە کرد هەنێ کەلیمە هەیە چێتە جۆمەوە
ئێستا کە گوێی لێگرە مەستەکەم خەریکەتی ئەگەم بەڵام ئێستا بە کرمانجی ئەوەتانێ لەم پێگەیەوە لەگەڵ برادەرانی کوردی کوردستانی سوور، کوردستانی باکوور، کوردستانی ڕۆژاوا بە کرمانجی بە بادینی لەگەڵیانە قسە ئەکەمیتر خراپیش بێ من ناترسم مهم گرنگەوەی زمانی خۆمە ڕاستە خۆی بەڕاستی یعنی دروستبوون و دروستکردنی ئەم هەموو میدیایە بە تایبەتی تەلەڤیزۆن و ڕادیۆ خۆ ئەو ئازادی کە هەموو کەس باسیەکە ئابێ سنووردار بیانی ئازادیەک خۆ ئەگەر بەو شێوەی بێ و ئازادی ڕوو لە بەرەڵاییەکە ڕوو لەوە ئەکاکە هەموو کەس ئازاد بێ لەو شوێنەوە قسە بکات بە هەموو پێوەرەکان بێتە خوارەوە مەسەلەن ئەوە کوەوەی ئەمڕۆکە ئێمە لەم هەرێما ئەیبینێن ئەو ئازادیە زۆر خەتەرە یانیەوە جۆرێکە لە بەرەڵایی بۆیە ئێمە ئەو بوارەی کە ئەمڕۆ هەڵمان بژارد و باسی زمانەکەین زمان بە عقارێکی خراپە ڕۆژوە زمان ڕۆژ بە ڕۆژ لاوازەکرێ بەڕاستی زۆر نمونە هەیە لەسەر تەلەڤیزۆنێکێکیان ئەوەی کە دکتۆر ئەوڕەحمان حاجیمارم باسی کردکاتی خۆی من چاوپێکەوتنێکم لە کتێبی بەدەم پیاڵە چایەکە و لەگەڵا کردبوو هەروەها کاتی خۆشی چاوپێکەوتم لەگەڵ دکتۆر بەکر ئەحمەد کرد ئێستا لە سان فرانسیسکۆ ئەژیا و دکتۆرای لە ڕاگەیاندنە هەیە یعنی بەڕاستی ئەو کە لێرە بوو میوان بوو ماوەیەکی چاک پێکەوە بووین کە دانیشین بە دیار تەلەڤیزۆن و پێکەنی نییە هاویانی نازانمە تەلەڤیزۆنی کوردی نازام ینی بەچێ پێوەرێک بەچە ئاسێک سێری کە یعنی چۆن تۆ ئەگەردا بنیشی باسی تەلەڤیزۆنی کوردی کەی پێناسی تەلەڤیزۆنی کوردیکەی بەڕاستی ئەوی شەرمە یان نازام تەلەڤیزۆنی کوردی ئەمە چۆنە ڕوا بڕێوە ئەمە چۆن ئیشەکرێ نەهج و سیاسەتی ئەم تەلەڤیزۆنانە چۆنە تۆ ئەگەر بەراوردی کە هەر بە وڵاتێکی پێشکەوتوشدا هەر بە وڵاتێکی دەوروبەری خۆمان لە ناوچەی خۆڕەڵاتی ناوڕاست ئەی بەڕاستی تەلەڤیزۆنی ئێمە زۆر لە دواوەیە تەلەڤیزۆنی ئێمە زمانی وێرانە هەر تەلەڤیزۆنە بە جۆرە ڕێن و سێگەنووسی هەر تەلەڤیزۆنە بە شێوەزارێک خۆی کێشەی ئەم ناوچەی ئێمە بە تایبەتی کە ئێمە باسی هەرێمی کوردستانەکەین باسی باشوورەکەین بابەتەکەمان ئەوەیە و ئێمە زیاتر سەر لەم ناوچەیەش دەرەکەین بەڕاستی کاکە سەرکەوتۆ خۆ لە ئەوروپایت و دنیا دیدەیت و سەر لەبەر هەتاو سپی نەکردو ینی لە هەموو وڵاتێ لە هەموو شوێنێ لە هەموو زۆرە ینی هەموو بە قانون ناو بڕێکم بەرێ بابێمە سەر بابەتێکی کە بەس ئەوەی خۆت هێڵی قسەکردنەکەی خۆت پێشکەشکردنی بابەتەکەی خۆت دانەبڕێت چونکە من لە ناو بابەتەکەی تۆیە پرسیارم لا هەیە کە جۆم لێتە بێت پرسیارەکەم خەستە بێتەوە مێ زیاتر بکەوینە ڕوونکردنەوە ئەلبەتە دوو چەمکەیە بێمان با بڵێن دوو سەردەم هەیە سەردەمی پێش ڕاپەڕین وەرسەردەمی دوای ڕاپەڕین بەوە نیە ئێمە سەردەمی پێش ڕاپەڕین وەکو کاردانەوە زۆربەی میلەت لە پاراستنی هەموو چەمکەکان بووین و بە تایبەت زمانی کوردی بەڵام لە دوای ڕاپەڕینەوە ئەم دیموکراتیە بۆ ئێمە بوو بە مڵۆزم لە زۆر چەمکەوە لە زۆر لاوە لێداین یەکێ لەوانە لە زمانی کوردی داوە ئەمە دیموکراتیت ئەینجا تۆ بینە سەر باسی باکوورکەین باکووری کوردستان ڕۆژەڵاتی کوردستان ڕۆژاوای کوردستان و هەتەنانەت با بڕێن بۆ کوردستانی سوور تەنانەت با بڕێن بۆ پارچەکانی ترجیەکانی تری ناو کوردستان با بڵێن خوراسان با بڵێن خوراسان 4-5 ملیۆن کوردی لێ تا ئێستا نەمانزانی و زۆر بەمان نەمانزانی و 4-5 ملیۆن کوردی لێ بەقەت باشوور پاراستن لە زمانەکەی خۆیانە پارێزن تا ئێستا ئەو ڕۆحی کاردانەوەی بەرەنگاریە بەرگریە لە زمانی کوردی لای ئەوان ئێستا زۆر بەهێزترە لە لای ئێمە کزە یەکێک لە خاڵەکان ئەم پرسیارم بوو کاک سەرکەوت ئێمە وتمان خۆمان بەکەمەزانین ئەمە نەخۆشیەکە لە دێر زەمانەوە بۆمان هاتووە پێت وانییە دەسەڵات ئەو دەسەڵاتانی کە هاتوون بەسەر ئێمەیە خۆیان زاڵ کردووە لە ڕێی ئێمە کە بووین بە بندەست لە ڕێی بەکرێ گیراوەکانیان با بڵێن لە ڕووی دەرونیەوە کەسایەتی ئێمەی کوردیان واشکانەوەتەوە خۆمان
بەرامبەر بەوان بەکەم بزانین بۆ نمونە بۆ نمونە با من پێ بڵێم یعنی کاتێک کاڵی زمانی عەرەبی بە زمانی عەرەبی بەحرە کورد چییە کاکە من بیرمە کاک سەرکەوت عەبدولحەلیم مرد ڕەوانی شاد گۆرانی بێژێک بوو من خۆم جۆم لێگرلەوەی تۆ جۆ لێگرتوێ خەڵکێکە بوو ئەوەیان پێخۆشویان لە دوای عەبدولحەلیم دنیای تر قیمەتی نەما بەشە بووە بەس عەبدولحەلیم ئەی حەسەن زیرەکمان بۆنا ئەی تۆ ئەو هەموو بەیت بێژەمان بۆنا ئەمە خۆ بەکەم زانینەکەیە کاک سەرکەوت فەرموو پێت وانییە دەسەڵات زۆر هۆکار بۆ بەڵێ خۆی دەسەڵات دەوری کاریگەری باش و خراپی لە هەموو کاتێکە هەبوو ینی خۆی بۆ ئەوترێت دەسەڵات خۆ ئەوە حکومەتی عێراقی بوو کە دوژمن بوو دوژمنی ئێمە بوو بەڵام خزمەتیە کرد ئەو زمانی ئێمەی کرد بە زمانی فەرمی لە پاڵ زمانی عەرەبیە ینی ئەوە لە ساڵی 1970 لە گۆباری وەقا عێراقیە لێ زمانی کوردی زمانی فەرمی دەوڵەتە لەو شوێنانەی کە کوردنشینن بە تایبەتی ئەو شوێنانەی لە ساڵ 90 تا لە ساڵ سەیان کوردن حتا ئەڵێ تابلوی شوێنە گشتیەکان دوکان و بازارەکانە بێ بە کوردی بنووس یان ئەمە بە قانون ڕێکخرا بوو ئەمە حکومەتێ بوو کە دوژمنی ئێمە بوو نەیاری ئێمە بوو ئێمەی سەرکوتە کرد ئێمە کوژ ئێمەی سەرگەردانە کرد بەڵام بە پێی قانونەکەی خۆی زمانێک کە زمانی کوردی بوو زمانی فەرمی بوو ئێمە ئەو کاتە بۆمان هەبووە بە زمانی کوردی بخوێنین ئێمە بۆ خۆمان لەم هەرێمە لە وڵاتە ژیاوین کە ئەم زمانە ئیشی بۆ کراوە کاری بۆ کراوە خەمخۆرەکان زمانەوان زمان ناسەکان کارێکی چاکیان بۆ کراوە مەسەلەن شوێنێک کۆڕی زانیاری کورد کە لە ساڵی هەفتا بە پێشنیاز و بە داواکار و بە دڵسۆزی کۆمەڵێک کەسی وەکو نەسرین فەخری و دکتۆر ڕەحمانی حاجی ماعرف و مەسعود محەممەد و هەموو ئەو کەسانەی کە پێشتر کاریان کردو و خەمیان خواردەوە کەسێک هەبووە لە بواری سەربازیە کاری کردو کەسێک وەکو تۆفیق وهەبی بەڵام خەمی زمانی بووە ینی ئەو کە لە سەردەمانێکە زیاتر لە سەدەیەک لەمەوە بەرخەمی زمانی بۆ زمان تێکۆشا بۆ زمان هەوڵیاوە بەڵام ئەمڕۆ ئەم دەسەڵاتە کە ئەو بۆ 32 ساڵ زیاتر ئەچێ بەڕاستی کارێکی کردووە خەمساردە ینی هەرچی خەم بێنیەتی بۆ زمان ئەگەر بۆ هەی بواە مەسەلەن بۆ ئێمە ئەمەگە خۆمان بەکەم ڕاستە خۆی کوردیش بە سروشت خۆی بەکەم ئەزانێ خۆی دایم لە دواوە داانەیە خۆی دایم لە پلە دوا دیوە بەڵام خۆی واژ نییە تۆ ئەگەر خۆی سروشتی خۆی وانە بێ بۆ خۆی بەکەم ئەزانێ ئەمڕۆ دیقەت بە میدیاکە کە شوێنێکە بوارێکە زیندووە کاریگەری هەیە خێراترینە تۆ سەرنج بدەیت بابەتی کوردی هەتا ناوی بەرنمەکان بە دەگمەن ئەبینیە بەرنامە ناوی بیانی بە تایبەتی ناوی ئینگلیزی ناوی عەرەبی بە یەکترێ ڕێ بڕۆ بۆ لا بەڵام تۆ بەرنمەیەکی کوردی نبینی بابەتێکی کوردی خۆی ئەمە ئەگەڕێتەوە بۆ دەسەڵات بۆ مەسەلەن دوای ڕاپەڕین کە لێرە حکومەتێک دامەزرا پەرلەمانێک هەبووە نازام هەر لە خۆی ینی گرنگیەکی زۆر بە زمانێک دراوە مەسەلەن بووە بە مەرج هەتا بۆ خوێندنی تۆ لە زانکۆکانە لە هەتا لە خوار زانکۆ لە ئاستی بڵێن ناوەندی و سانەوی ئەنجام پەیمانگاکان و زانکۆکان بووە بە مەرج هەتا تۆ ئەگەر جاروایە بتەوێ بخوێنی دیا بە تەمای شتێک بیت بەدەستی بهێنی یەک لە مەرجەکان بڵێن تۆ ئەبێ زمانی بۆ نمونە زمانی ئینگلیزی بزانی کارێکیان کردووە بە تایبەتی دوای ڕاپەڕین بەهۆی ئەم هەموو ڕێکخرا و ئەم هەموو شوێنانەی کە خزمەت بە خۆیانەکە نەک بە کوردستان مەسەلەن مەرجی سەرێکیان ئەوەیە تۆ زمانی ئینگلیزی بزانی کە ئەمانە خۆی ئەمانە هەمووی کاریگەری نەرێنی حکومەتە یای دەسەڵاتە کارێکی کردووە کە خەڵک هەروەها کردنەوەی بەڕاستی خوێندنگە و قوتابخانەی عالی کە زمانی ڕسمیان و زمانی کارکردنیان زمانی خوێندنیان زمانی ئینگلیزیە هەتا نەک ئەوە خوێندن بە پارەیەکی خەیاڵیە بە پارێکی زۆر وای کردووە مناڵی کورد خێزانی کورد زمانی خۆی بیرچێتەوە بەڕاستی نە ئەبواە سروشتی ئێمە بووە لە هەر نەتەوەیەک لە هەر وڵاتێکە تۆ سەرنج بی تۆ دیقەت بی زمانی دایک لە پێشەوەی زمانی دایک ئەگەر لە هەرەمەکە لە سەری سەرەوەیە
زمانی دایک خۆشەویستە برەوی پێ ئەدێ تەنانەت لە وڵاتێکی وەکو فەڕەنسا هەندەی من ئەو برادرانەی کە لەوێ بوون و خوێندویانە و بە ئاگا بوون و ئاگادار بوون ئەلێ لێپرسینەوە لە مامەسایکی وانەی فیزیا ئەکرێ چیمیا ئەکرێ بیرکاری ئەکرێ ئەگەر هەڵی باوکە ئەگەر زمانی دایک بشێوێنێ ئەگەر زمانی دایک بە غەڵەت بەکار بە هەڵە بەکاربێنێ نەک ئەوانی کە لە بواری زمانان تەنانەت ئەوانی کە لە بوارەکانی کەشان بۆ ئێستاش لە شانشینی یەکگرتوو لە بەریتانیا ڕێکخراوی مامۆستایان هەیە کە بە دوواداچوونەکە بۆ کەسێک گوشەیە دەستەواژەیەکی زمانی دایک بە هەڵە بەکاربێنێ کەچی لای خۆمان جگە لە بەکارهێنانەکە چ لە وێرانکردنەکە لە لاوازگە چ لەوەی کە خۆی بە کەمی ژەزانێ بەسەر زمانی خۆی بەکار ناهێنێ تۆ سەرنجی هەموو حتا ڕێنمایەکان ڕیکلامەکان بەرنمەکان وشەی کوردی دەسەواژەی کوردی زۆر بە دەگمەن ئەبینی کە تۆ لە وڵاتێکە لە سا ئەگەر لە ساسەی کورد نەبێت دانیشتوانەکەی لە سانەوە پێنجی کورد دەکەچی بایەق بەم زمانە نانرێ ئەم زمانە ڕۆژ بە ڕۆژ ناوازەکرێ و گرنگی بڵێن بە زمانی بیانیە درێ گرنگی بەو زمانە نادرێت کە تۆ ڕۆژێ لە ڕۆژان ئازاری ڕۆژێ لە ڕۆژان بڵێن لێرەوە بابەتێکی کە دێتە ناوەوە گرنگیدان بە زمانی بیانی زمانی زمانانی تر وڵام میلەتانی تر بە بۆچوونی من ئاساییە بەڵام ئەبێت تا چۆ بێت ئەمە سنووری هەبێ بۆ نمونە من زۆرێک لەو برادرانی کە لە هۆڵندا ئاژێن ئەزانن هۆڵندا شار لە ئابووریە زۆر زیرەکن هەر شتێک خزمەت بە ئابووری وڵات کات دەستی بۆ ئەبەن ئەگەر ڕێسا بێ قانون بێ یاسایی بێ دەستوری بێ بۆ نمونە وا بزانم تا 6-12 بنەڕەتیەکە نازان شتێکی واکە زۆر فێرخواز لەوێ هەر فێرخواز لە فێرگەکان ئەبێ فێری بێجگە لە هۆڵندی فێری ئەڵمانی بن فێری فەڕەنسی بن فێری سپانی بن فێری ئینگلیزی بن وا بزانم 4 زمانە گەر زیاتریش نەبێ برادران ئەزانن ئەم 4 زمانە لە پاڵ زمانی هۆڵندیە ئەبێ بزانن بۆ هۆڵندا بچووکە کاتێکە بە شەمە نەفەرە ڕۆی بە ئەوروپای ئاگەڕێی یا خەڵک لە وڵاتەکانی ترەوە دێنە ئەوێ ئەیانەوەی ئەو کەسەی لە کاریش ئیشی شەمە نەفەرەکەن جابیە چی ئەمانە ئەبێ ئەو زمانانە بزانن با بڵێن کەشتیەکان ئەبێ بیزانن تەنانەت ئەو سایق لۆریانە شوفێری لۆریە گەورەکانەوەی کە بار هەڵگرن و ئەوان بار هەڵگریان لە ناو ڕووبارەکان هەیە با بڵێن نۆکەندەکانە ئەوانیش ئەبێ بیزانن وتێلەکان ئەبێ بیزانن بۆ چونکڵی ئەو کەسێک کە دێتە وڵاتەکەمانەوە تۆ ئەبێ ئەو زمانە بزانی ئاسانکاری بۆ بکەیت بەڵام مەبەستم لە ڕێگریەکە چی بوو ڕێگریەکە لێرەیە ئەمەیە هەر کەسێک کاچێتە وڵاتە لەو وڵاتە بژێت ئەبێ هۆڵندی بە دوودانی فێر بێت و تەلەڤیزۆن و هەموو میدیاکانیان داکۆچی لە وشە بە وشەی هۆڵندیەکەن ئەما گە برادران ئەوانەی کە لە هۆڵندا نەتوانن ئێستا ئەم قسەیەم پشت ڕاستکەنەوە ئێمە لە وڵاتی ئێمە ئەوەی دێتە وڵاتی ئێمەوە دێتە کوردستان باشوور لەوێ خانووی کڕیوە لەوێ بزنسی کڕیوە مەطعەمی کڕیوە نازانم چی کڕیوە بە ئاسانی کاری دەستکەوتووە کاری دەسەکەوێ بە زمانەکەی خۆشی خەڵکی ئەڵێ چوونەتە چێشتخانەیەک کابرا کوردی نەزانیوە ئێمە چۆنە بێ کاک ئەمە کێ بێ دەسەڵات بیکاتوە ئەبێ هیچ نەبێ میدیا سەر کۆنەی ئەمە بکا بیکەن بە هەرا لەسەری کاک سەرکەو ئێمە میدیایەکمان نییە کە لە خزمەتی نەتەوابێ میدیایەکمان نییە کە بۆ کورد کار بکە ئێمە میدیای حیزبیمان هەیە ئاشکراشە ئەم حیزبایەتی لای ئێمە لە تەواوی دنیا نییە یعنی بەو جۆرە نییە حیزبایەتی کە ئەمڕۆ ئەو حیزبایەتیە کار بۆ ئەوە ئەکات لە پێناوی نەهج و سیاسەتی حیزبەکایە مەسەلەن ئەوەی کە تۆ ئەفەرمی هەموو کەس نازانم پیرەمێر ساڵی 1932 ئەڵێ ئەم شارە بۆ خەڵکی بۆتە حەوزی ئاو خەڵکی خۆی تین و بێگانەش تێر ئاو یعنی هەمووی خۆی تێفڕێاوە دەسەڵات دەبێ سنوورێکی هەبێت دەسەڵات دەبێ ئاگادار بێ لایەنی پەیوەندیدارە بێ کاری بۆ بکە بۆ نمونە
پزیشکێک لە هەر شوێنێکەوە هاتووە بۆ سلەیمانی کوردی نازانێ بڵێن زمانی خۆی ئەزانێتر تورکە فارسە عەرەبە لێرە دا ئەمەزرێ کار ئەکا کەسێک کە نەخۆشە زمانی ئەو دکتۆرە ئەو پزیشکە نازانێ چۆنی تێ بگەێنێ یعنی خۆی دروست ئەمە بە هەموو پێوەرەکانی هەموو دنیا نەک لە وڵاتە پێشکەوتوەکان لە کوێرە دەیەکیشە ئەو کەسە کە هاتە ئەو شوێنە ئەبێ ئەو زمانی ئەوان فێر بێ بە زمانی ئەوان قسە بکە بە زمانی ئەوان کار بکە بەڵام لەم هەرێمە نازانم جۆرێک خەمساردی هەیە کە لە مێژووی بەشەرێتا نییە لایەنی پەیوەندیدار ئاگادار نییە نازانم یعنی تۆ جاری وا هەیە کە هەندێک قسە ئەەکەی هەندێک ڕەخناگری هەندێک پێشنیاز هەیە نازانم بەرامبەرەکەت ئەو کەسەی کە بەرپرسە لایەنی پەیوەندیدارە پێکەنی نییە نازانم وەزانێت تۆ نوکتەی بۆ جێڕێتی وەزانێت تۆ قسەی خۆشی بۆکەی یعنی خۆی خەمەکان هەموو جومگەکانی ژیانی گرتووە باوەڕ بێ من کچەکەم نەخۆش و بردمان بۆ لای دکتۆرێک وتیان لە بەغاوە هاتوو زۆر شارەزایە عادەتەن لای خۆمان ترکە ئەلێن دکتۆری لە بەغاوە هاتوو لە کوێوە هاتووتر خەڵەکەمی باسیەکە وەسفێکە ئێمە چوینە لای ئەو دکتۆرە حتا ناوەکەی ناوی سیاری خۆشی عەرەبیە کەچی کە چوینە ژوورە سڵاومان لێ کرد بە کوردی قسەی کرد من زۆرم پێسیر بوو ئەو دکتۆرە ناوی دکتۆر عەبدولواحیدە ماوەیەکی زۆرە لە سلێمانی ئەژی دکتۆری پسپۆری نەخۆشیەکانی مناڵە وتم دکتۆر چۆنە بە کوردی قساکەی وتی من لە شوێنێکە ئاژیم هەمووی کووردە دروست من بە کوردی قسە بکەم نەگەوان بە عەرەبی ئەمە خۆی کێشەیە بۆ خەڵکی کورد بۆ دانیشتوانی هەرێمی کوردستان بۆ نەخۆشێک کە ئاچێتە لای پزیشکی ئەو پزیشکە مەفروزە پێویستە کە کوردی بزانێ کوردی نازانێ مامۆسای زانکۆ دامەزرێ کوردی نازانێ لە قوتابخانە یا حتا ئێوە بۆ خۆتان لە ئەوروپا ئاژین کەسێک حتا بێ ئیشێکی دەست بکەوێ حتا ناوی بڕوانامە و کارینەکەشی بە ناوی خۆیەتی باشە لایەنی پەیوەندیدار چۆنی بۆ کردو ئەم کەسە چۆن کارەکەی بۆ ڕایکرا بۆی جێبەجێ کراوە کە ئەو بە ناوی خۆی هاتووە لێرە ئیشەکات زمانی کوردیش نازانێ ئەسڵەن کە تۆ پێی بڵێ بە کوردی قسەکەلانەیە گاڵتەی پێبێ ئەمە هەمووی ئۆباڵی لە ملی دەسەڵاتە ئۆباڵی لە ملی حکوومەتە ئۆباڵی لە ملی لایەنی پەیوەندیدارە زائیدەن خۆشمان کە خۆمان هەمیشە بەکەم بە سروش دوای ینی خۆمان بە کەمە زانین خۆمان پێمان خۆشە کە کەسێ بە هەر زمانێک ئێمەش بە زمانی ئەو وەڵامی بینونەک بە زمانی کوردی ئێمە خۆمان نمونەی زۆر لە ئەوروپا هەیە بۆ نمونە هەموو ئەو برادرانە باسەکەن لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا بە هەر زمانێک تۆ پرسیارگەی و هەر بە ئەڵمانی جوابێتەوە تەنانەت من بۆ خۆم تابلۆ و ڕیکلام و ئەو یونانەی ناو بازار و شوێنە گشتیەکان شوێنە بازرگانەکان هەمووی بە زمان و بە ڕێنووسی ئەڵمانی نووسراوە نەک بە ئێمە لای خۆمان کە خۆی بە پێی قانونی عێراقی ئێمە هەرێمێکین لە عێراق ئەبێ مەسەن بۆ نمونە تابلۆی بازرگانی شوێنە گشتیەکان حتا ڕیکلام ئەم دلیلی کە تۆ ئەچیتە شوێنێکی گەشت و گوزاری ئەچیتە کاپتریایەک خۆی نووسراوە یعنی لە وقای عێراقیە نووسرا لێ بێ بە زمانی کوردی نووسرابێ بێ ناوەکە کوردی بێ ئەو کەسەی کە کارەکە عێراقی زائیدەن کوردی بێ کەچی کە تۆ ئەچیتە شوێنێ نە کوردیە نە عێراقیە نە زمانی کوردیە زانێن نە ناوی شوێنەکەشی کوردیە کە خۆی حتا ناونان بە پێی قانون ڕێکخراوە کە ئەبێ ئەم ناوە کوردی بێ ئەم ناوە عێراقی بێ ئەم ناوە پەیوەندی بە ئیشەکەەوە بە کارەکەەوە بێ مەسەلەن تۆ کە چەند جوان و چەند دروستە تۆ کە شوێنی پێداویستی خوێندنگە بێ بابەتی بڵێن کتێبخانە بێ پەرتوک بێ ناوی بنە شاعرێک حتا ئەبێ و ناو گونجانش ناو گونجانەکەش بە قانونە هەر نابێ خەڵک لە خۆڕان ناو بنێ بەڵام ئەمڕۆ تۆ سەرنج بە بەتایبەتی لە شارێکی وەکو سلەیمانی نەک ئەوەی کە هەر ناوەکە بە زمانێکی کە زمانێکی بێنێ ئێمە ڕێنووسەکەشمان بەهەڵێ باوەڕ بکە بەڕێوەبەرێتی هاتوچۆی سلەیمانی کە لە شوێنێکی گرنگی سلەیمانیە لە سەرڕێی کە تۆ ئەڕۆی بەرە و هاوینە هەواری بڵێن دوکان و دەرەوەی سلەیمانی و لە شوێنێکایە زۆر دیارە تابلۆیەکی گەورە نووسراوە زیاد لە 20 مەترە گەورەی بە هەڵە نووسراوە ڕێنووسەکەی هەڵەیە ڕێنووسەکەی کەسێک لەم دەستگایانیە کەسێک لەم شوێنە نییە بڵێ ئەم ناوە هەڵێ ئەم ڕێنووسە هەڵێ بۆ نمونە ڕۆژنامەی هاوڵاتی خۆی کە ڕۆژنامەیە خۆی کە خەڵک وشیارەکاتەوە خەڵک بە ئاگاکاتەوە خۆی ڕێنووسی ڕۆژنامەکە هەڵەیە یعنی زیاتر لە 20 ساڵە کەسێک نییە یا کەسێک ڕۆژنامە نووسێ خوێنەوارێ
زمانەوانێ زمان ناسێکنێ بڵێ کاکە ئێوە خۆدا ناوی ڕۆژنامەکەتان هەڵێ ڕێنووسەکەتان هەڵێ بەڕاستی یعنی خەبسادی گەشتۆتە حەدێک کەس خۆی ناکا بە خاوەنی هەموو یاڵێ دەستم بە کڵاوەکە بۆ گرتو کاکە هەتا لە سلێمانی دەست بە کڵاوەکەشەوە بگری باعی با چونکە دایم ڕەشەبایە بەڵام کەس خەمی لێنە بردوێتی کڵاوەکەی بردووە کاک سەرکەوت لە تانەوە تو 6 کە من لەوێ بووم ئاگام لێ بوو لە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری سلێمانی کاک میدیا ڕەوف و شعلەخان لەوێ بوون ئەمان وەرچەی کەش بوو بیرم نییە ئەمان سەرپەرشتیاری ناوی ئەو بازاڕ و ئەو جیانیان شوێنەکانیانە کرد کا بێ کوردی بێ دیارەوەی ئێستا لە ڕۆشنبیریان نەماوە ئەی چۆتە بن دەستی چێ ئەمە یەکەم وەکو پرسیارێک ئەوە گرنگ نییەگە پرسیاریش نەبێت بەڵام با ئێمە واز لەوە بێنین دەسەڵات دەستمان لێ شوشتووە لە بەرەوەی دەسەڵات خۆیان یەکێکن لە هۆکارەکانی دابشکردنی زمان ئەویش لەوەی کە تۆ لە وشەی فێرخواز و قوتابی خوێندکار و قوتابی ئیتر ئەڕۆی پیاچیت هەر حەزبوو بۆ خۆی شتێکی داناوە ئەمە قەیناکە دەوڵەمەنی زمانە بەڵام گەلێ جار دابشکردنەکە خراپە وشە و نەکات وشە سازی دووشە لە یەکە دەیت ئەمە قورسە با ئێمە بینە سەر خۆمان گلەیەکە لە خۆمان بکەین وەکو میدیاکار فلیمساز و ئەمانی کە ئەم شاشەیەمان لە بندەستە بە شاشە بە کوردی ئەڵێن ڕووبین ئەم ڕووبینەمان لە بەردەستە ئیتر چی لە فەیسبوکەوە بێ چی لە ئینستاگرامەوە بێ چی لە هەموویەوە بێ ئەمە هەمووی لە بندەستی ئێمە وەکو میدیاکار و فلیمساز بۆ زمانمان پاک نەکەینەوە کێشەکە لای ئێمە ڕاستە ئاخر کاک سەرکە خۆی کاریگەریەکە لەسەر هەموو جومگەکانی ژیانە کاریگەرەکە ئێستا تۆ بتەوێنێتێ لە هەرێمی خۆمانە ئێمە دابش بووین بەسەر حیزبە یعنی حیزب کارەکە تۆ سەرنج بە کەسێک لە حیزبێکایەتر سەرپەرشتیارە سەرۆکە مدیرە بەڕێوەبەرە هەرچیەکە کە ئەو وشەیە بەغەڵەت بڵاوە کاتەوە کەسێکی تیانێ بڵێ کاکە ئەمە ئیشی تۆ نییە ئەمە ئیشی زمانەوان و زمان ناسە ئێمە ئەو جورئەتەمان نییە من کاتی خۆی کە کۆمەڵی ئیسلامی لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە سلێمانی کاتێک کە ئەو کۆنگرۆشتیان کردوتیان بڵێن سەرۆکەکەیان لێ پرسراوەکەیان لە ڕاگەیاندنەکەی خۆیانەوە وتی ئێمە پاشگیری ئیسلامیمان لە خۆمان کردوتەوە یعنی کەسێ نەبوو بڵێ کاکەوە ئیشی تۆ نییەوە ئیشی زمانەوان و زمان ناسە ئیسلامی پاشگرنی ئاوەڵناوە یعنی خۆی زۆر جار تەلەڤیزۆنەکان کەسێک کە لێ بەرپرسە سەرپەرشتیارە تر ئەو بۆ خۆی حاکمە هەموو شتێک خۆیەتی مەسەن زمانەکەی تۆ تێگەیە پاشگرەکە بە ئاوەڵناوەکە بە پاژت کە ئەمانە خۆی هەمووی زانستە ڕاستە ئێمە خۆی دەورمان هەیە بەڵام کاکە سەرکەوت ئەبێ ئێمە کەسێک جۆمان لێ بگرێ ئەگەر ئێمە بێ کەسێک پشگیریمان بکە کەسێک جۆمان لێ بگرێکە کاک سەرکەوت خەمێتی بابەتێکی وای دروست کردو هەفتانە بەرنامەی ڕاستەوخۆوەکە لە خەمی ئەم بابەتانایە لە خەمی زمانە لە خەمی هوەرە لە خەمی درامایە لە خەمی فیلمە ئێمە ئەبێ کەسێک گوێمان لێ بگرێ خۆ ئەمە قانونی تەبیعەتە یعنی خۆ کاتی خۆی ئەو پاشاگەردانی لەسەر زمانی ئەڵمانی هەبوو لە ئەڵمانیا ئەگەر کەسێکی وەکو بسمارک بە زەبری چەک نەبووایە و ئەو شێوەزارەی نەکردایە خۆ بۆ ئێساش ئێوە لەوانێ شارەزاتر بوون و بە ئاگاتر بن کەسێک لە ئەڵمانیا لە باکوور کە قساکە لە باشووریەک ناگا خۆرهەڵاتی لە بە خۆر ئاوایە ناگا بەڵام ئەمە دەسەڵاتێکی وەکو کەسێکی بسمارک بوو ئەو شێوەزارەی چەسپان ئەو شێوەزاری کرد بە ئەمری واقع ڕاستە ئێمە هەموو لە خەمی ئەوان خۆ ئێمە هەموو خەمخۆرەکان لە تۆفیق وەهبیەوە بیگرە لە پێش تۆفیق وەهبیەوە هەتا ئەمڕۆ کە زیاتر لە سەدەیە کە بڵێن ئێمە زیاتر باسی ئەم هەرێماکەین ئەوە خەمخۆرەکانن ئەوە زمانەوانەکان ئەوە زمان ناسەکانن کە خۆبەخشانە لە خەمی هەموو شتێکا بوون بە تایبەتی لە خەمی زمانە بوون بەڵام ئەوە تا ئەمڕۆ زمان بەم ئاقارا ڕۆشتووە ڕاستە من ئەگەر خۆبەخشانە ئەتوانم لە شارەکەی خۆم لە گەڕەکەکەی خۆم لە شوێنەکەی خۆم کار بکەم هەموو چی خەمە بیخەم بەیانی کەم باشەکان دەرخەم خراپەکان چاک بکەم هەوڵی چاکردنی بم بەڵام خۆ بێ کەسێک هەر
ئەگەر مادیش نەبێ معنەوی پشتگیری کە مەسەلەن خۆ ئەمە دەسەڵاتە دەرتی خۆتە فەرمیکاتی خۆی شعلە خان و کاکیوان ڕەو ئەوان وەکو لایەنی پەیوەندیداری ڕۆشنبیری بەڵام خۆی ئەوە بە بنەما بوو بنەماکە چی بوو قانونی عێراقیە کە ئەڵێ ناو ئەبێ عێراقی و کوردی بێ و هەروەها ئەبێ ناوەکە بگونجێ مەسەلەن ئێمە خۆمان هەموو جارێ پێکەنینمانی ئەگەر ناوێت شوێنەکە لەگەڵ کارەکان ناگونجێ ئەبێ بە بابەتی نوکتۆ و پێکەنین و گاڵتە یعنی حتا لە قانونەکە هاتووە ینی یەکەم ناونان بە قانونە دووهەم ئەبێ ناوەکە کوردی بێ بڵێن لەم ناوچەی خۆمان لەم هەرێمەی خۆمان هەروەها ناوکەش بگونجێ لەگەڵ کارەکە ئەمانە خۆی هەمووی بە قانون ڕێکخراوە من و تۆ بەیانیەکەین پێشنیازیەکەین ئەڵێن ئەمە هەڵەکانە تۆکە ئێوە هەفتەی ڕابردوو باسی کارێکی هوەریتان کردووە ئەمە هەڵەکانە ئەمە چاکەکانە ئەمە وا لێ ئەکرێ بەڵام خۆ ئەبێ کەسێک لایەنێکی پەیوەندیدار میدیایەک بەڕێوبەرایەتیەک شوێنێک کە پەیوەندە بەم شتانە و پەیوەندە بەم کارۆ پەیوەندە بەم هوەرۆ ئەبێ ئیشی لەسەر بکە بەس ئەبێ لە خەمی تۆ ئابێ بڵێ کاک سەرکەوت تۆ هەفتانە ئەم بەرنامە ڕاستەوخۆیانە ئەەکەی ئەمە باشەکانتانە ئەمە ینی دوور بە ئەمە خراپەکانتانە ئەمانش لە خزمەتی میدیای کوردیە ئەمەیان وە ئەمەیان ینی ئەگەر تۆ خۆ لایەنێکی پەیوەندیدار کاری بۆ نەکە ئەو وەکو حکومت ئەو وەک دەسەڵات ئەو هەموو وەزارەت و ئەو هەموو ڕاوێژکار و ئەو هەموو نازانم ینی کاری بۆ نەکرێت تۆ چیت پێکرد تۆ هەر قسە بێ باپیرم بە ڕەحمە بێ قسەیەکی هەبوو ئەی وەکوای گوێ سەڵی بۆ گومەس هەرێتەوە خوارێ ئێ بەڵکو گومەزەکە تەڕ بوو تازە کرا بوو گرتی سەرکەوت بابزانینم هاوڕێ ئازیزەمان کاک عەلی سەعید پرسیارێکی هەیە ئەڵێ ئەگەر حکوومەت و لایەنی پەیوەندیدار کەم تەرخەم بێت ئەی ئەبێت چی بکرێت اینجا من لێرەوە بوو پرسیارەکەی پێشوشم وا بوو ئەوە حکومەت وایە وتمان حکومەت وەکو بەڕێستان باسە کرد حکومەت بەدەست حزبەکانەوەیە حزبش هەر کەسە و سەیری بەرژەوەندی خۆیەکات ئەگەر وشەیەک بە عەرەبی بێ پارەی تیا بێت ئەوان وشە عەرەبیەکە بەکارێنن کوردیەکە بەکار نایەنن حزبە و ئەگەر بێت و با بڵێن سەیری دڵی دراوسەکانی شەکەن ئەگەر ئەم دراوسیانە و دراوسێ وشە کوردیەکەی بەدڵ نەبێ بەکاری نایەنێ لەبەر ئەو تورکیا عەرەبی بەکارێنێ یعنی ئەوە حزب وایە سەیری بەرژەوەندی خۆیەکە و لەسەر بەرژەوەندیش حزب پێکاتووە بەڵام ئێمە وەکو میلەت کاک سەرکەوت خۆ زمانی کوردی میلەتی کورد ساڵەهایە بندەست بووە بە تایبەت 1400 ساڵە کە عەرەب هات ئاینی ئیسلامی هێنا لەگەڵ یا دەسەڵات زمانی عەرەبی زاڵ بوو ئیتر عەباسیەکان بوو تورک بوو تورک هات تورکی زاڵ کرد لە ڕۆژەڵات با بڵێن فارسی زاڵ کرا لە ژێر بیانووی ئیسلامەوە با بڵێن عەرەبی و ئەمانە کە زاڵ بوون بەسەرمانە خۆ خەڵکێکمان هەبوو وەکو حەیران بێژ و لاوگ بێژ و بەیت بێژ و گۆرە بێژ و گۆرانی بێژ و شاعیرەکانمان کاچوونە مزگەوت قورعانیان نەخوێن فێری زمان بوون و ئەو شاعیرانە خۆ هەمویان پارێزەری زمانی کوردی نەبوون ئەوان زمانی کوردیان نەپاراست ئەی بۆ ئێستا ئێمە وەکو من ئەڵێم وەکو هونەرمەندان وەکو ڕۆشنبیران خۆتانێ وەکوتم ڕووبین ینی شاشەی فەیسبوکمان بەدەسەوەیە یوتوبمان بەدەسەوەیە بۆ پارێزگاری لەو زمانە نەکەین خۆی کاک سەرکە ئێمە بە دڵنیایی ئەتوانین بەڵام کە کاری بۆ نەکرێ ئەزانی چی 104 ساڵ لەمەوە پێش کاتێک کە پیرەمێر لە جۆلەمێرگەوێ لە باکووری کوردستان پێشنیازەکە بانگەواز بڵاوەکاتەوە ئەڵێ ئێمە تاکەی ئەم زمانەمان لە دەبێت تاکەی من کە هاتمە باکوور وەرگێڕم بۆ بگرن و ئێمە لە یەکسری بگەین با کارێ بکەین لە هەموو ناوچەیەکی کوردستان لە هەموو شارێکی کوردستان باز خەمخۆرێکی زمان بێ با زمانەوانێک بێ با زمان ناسێک بێ حتا هەموو مەسرەفەکەی ئەڵێ من ئەیکەم ئێمە کۆ ببینە و ئەنجومەنێک دابنین بۆ زمان ئەنجومەنێک دوور لە حیزب ئەنجومەنێک دوور لە ناوچە ئەنجومەنێک کە بۆ نەتەوە تێکۆشی ئەنجومەنێک کە لە خەمی زمانە بێ من هەموو جارێک لە چاوپێکەوتنەکانی تەلەڤیزۆنەکانی لای خۆمان بە تایبەتی لە سلێمانی هەموو جارە پێشنیازی ئەوەم کرۆ ئێمە ئەنجومەنێکی زمانمان هەبێ
من با کەسێکم سەر بە هەر حیزبێکم من هەر ناج و سیاسەتێک و هەر بابەتێکی ئایدۆلۆجی هەر فکرێ و بیرێکم هەیە بەڵام زمان جیایە زمان بەشێکە لە کەرامەتی نەتەوە زمان ئەگەر کەسێکە چەپە ڕاستە ئیسلامیە هەرچیەکە نەتەوەیە بەڵام ئێمە لە خەمی زمان نابین ئێمە ئەنجومەنێ دروستکەین بۆ خۆمان وەکو خۆت فەرمادەمێ ئێمە ئێستا فەیسبوکمان بەدەستە سۆشیال میدیامان بەستە هەر کەس لە ماڵی خۆی و ئەتوانێ بابەت بنێرێ بابەت بنووسێ شت بڵاو کاتەوە ئێمە با لە خەمی ئەوا بین ئەنجومەنێک پێک بێنین چکە زمان بڵێن با لە وشەوە دەست پێکەین وشە کە واتاکەی زانی قەت بە هەڵە ناینووسی ئەبێ واتاکەی بزانی یعنی ئێمە با لەم بابەتی بە تایبەتی ئەمڕۆ حیزبی ئیسلامی زۆر دەستی هەیە لە تێگانی زمانە مەسەلەن زۆر وشە و دەستەواژەی تێکگاوە ئەو نازانێت کە ئەمە زانستە ئەو بە عقلی خۆی بە سیاسەتی خۆی بە بیری خۆی لێکاتۆ ئەم وشەیە غەڵەتە تۆ چۆن ئیسپاتیەکەی چۆن ئەی سلمێنی ئەم شەیە غەڵەتە ئەمە زانستە خۆ من لە خۆڕە ئەو شتە نایێنم بۆیە من لەم شاشەیەوە لەم بابەتی ئەمڕۆی کە ئێمە باسی زمانی کوردیەکەین و خۆ بەکەم زانین با لێسا ئێمە پێشنیازیەوەکەین ئەنجومەنێک پێک بێنین ئەنجومەنێکی زمانی کوردی تر لە باکوورە لە باشوورە لە خۆرئاوایە لە خۆرهەڵاتە لە هەر شار و ناوچەیەکە لە هەر شوێنێکی ئەم تەواوی دنیاە ئێمە کارێکی وا بکەین ئەنجومەنێک ئێمە بە دوای دروست و ڕاستی و شەکانە بگرین و شەکان بە هەڵە بەکار نهێنین چونکە تۆ سەرنج بەجاری وایە وشەیەک بە کەسێکەڵێ بە بەرامبەرەکە دەڵێ ئەم وشەیە هەڵەیە ئەم وشەیە هەڵەی باوە کەچی ئەو یەکسەر پێتەڵێ ئەی بۆ ئەو میدیایە واعڵێ ئەو میدیایە بۆ وا ئەنووسێ ئەو گۆبارە بۆ ئەنووسێ یعنی تۆ سێری ئەم کاریگەری خراپە ئەم کاریگەری نەرێنیە کە لەسەر بینەر لەسەر خوێنەر لەسەر جۆگر دروست بووە ئەمە میدیاکان کردویانە میدیاکانیش لە ڕێی حیزبەکان کردویان چکە حیزبەکان ئیش بۆ خۆیانەکەن ئیش بۆ زمان ناکەن ئیش بۆ نەتەوە ناکەن هەرکەس بە ناج و سیاست و پەیڕۆ پرۆگرامی خۆی کارێکەکە زمانی توی تێگاوە وشەیەک ئەو بەغەڵەت بەکارێنەیە ئەو بە پێکەنینەوە یا تۆ زۆر جار هەنێ وشە هەیە ینی لە فەرهەنگە لە 1 2 3 10 فەرهەنگ باس کراوە ئەم وشەیە واتای لێگراوەتەوە کەچی ئەو میدیایە بەکارێنێ کە ئەسڵەن بەلایە هەر ناڕۆ ئاسمان و ڕێسمانە بابەتێکی کەت باس کرد بەداخەوە زۆر بەداخەوە ئێمە نمونەی مەلای کوردمان هەبووە لە سەدەیە لەمەوبەر لە نیو سەدە لەمەوبەر و هەتا ئەتوان بڵێن پێش ڕاپەڕی مەلای ئێمە خزمەتی بە فەرهەنگ کردووە مەلای ئێمە خزمەتی بە زمان کردووە مەلای ئێمە خزمەتی بە نوکتە و بە ڕشتەی مرواری و بە بابەتی هوەری و بە بابەتی گۆرانی و بە هەموو بابەتێکی خۆمان بە بابەتی چیرۆشی بەر ئاگردان ئەوە هەمووی مەلای کورد بووە بابەتی ئەم بابەتانی هێنا و ئەم بابەتانی ئەرشی کوڕم بابەتانی زیندوو ڕاگرتووە لە وێنەی شێم حەمەی خاڵ لە وێنەی علادین سەجادی لە وێنەی بەلا عەبدولکەریمی مدەڕیز لە وێنەی مەلای گەورە کە ئەو نەک هەر بابەتی و شۆفەرەنەکان ئەو جەژنەکانی خۆمانی بەرز و پیرۆز ڕاگرتووە کە ئەمڕۆ ئیسلامی سیاسی ئەو جەژنانە بەی کورد نازانەیە و بۆنانە بەی کورد نازانێ من لەم ڕۆژانە لە تەلەڤیزۆنێک باسی بابەتێکمان کرد کە چۆن عەرەب کاریگەری لەسەر ئێمە تورکەیەتی فارزێتی کوردیش لە هەیەتی کوردیش ئێستاش زۆر وشەی کوردی عەرەب ڕۆژانە بەکاریە هێنێ کە من چەند نمونەیەکم هێنا بۆ یعنی ئێمە خۆ ئێمە زمانی ئێمە هەروە گاڵتەنی ئێمە یەکێکن لە زمانە زیندوەکان ئەسڵەن لە ڕیزبەندی زمانی زیندوو ئێمە لە پێش تورک و فارس و عەرەبی شەوین وەکو زمانی کوردی لەم ڕۆژانەیمە باسی بابەتێکمان کرد باسی وشەیەکمان کرد کە زۆر کەس بە هەڵە بەکارێنێ بە تایبەتی لە میدیاکانەوە وشەی پیرمەنسوور بوو هەتا لە مەزرگاکە خۆی لە سلەیمانی لەگەڕێکی پیرمەسوور نووسراوە پیرمەنسوور ئەسڵەن ئەو وشەیە گەر تۆ بگەڕیتەوە بۆ بنەماکەی ئەم وشەیە پێش هاتنی سوپا و ئاینی ئیسلام زمانی عەرەبیە پێش ئیسلام وشەی عەرەبی لەم ناوچەیان نەبوو ئەسڵەن بۆ تۆ کردوتە بە پیرمەسوور ئەسڵەن لە ئاینی ئیسلامە پیر هەر نەبووە ئەو پیرەی زۆر سەردەمێکە پێش ئیسلامە تۆ کە بۆی لێگەیتەوە تۆ کە بە بەڵگە ئەو هەر نایسەلمێنێ بەڵام من بۆی ئەسەلمێنم ئەو وشەیە پیرمەنسوور نیە ئەو وشەیە پیرمەسوورە پیرمەسۆر خۆی پیرمەسۆرە پیر شێخە کەسی خۆشەویستە کەسێکە کە گەورەی لە ناو شوێنێکە مە خوداوەندە
ئەو سۆرە خۆرە لە ناو ئێزیدیەکان هەیە هەر ئەڵێن بەڵێ بڵێ من باسەکەم لە چییە؟ ئەو شەیە هیچ پەیوەندێکی بە ئاینی ئیسلامۆنی ئەو شەیە هیچ ئیسلامی نییە. ئەمان هاتوون کردوانە بە مەنسوور پێش هاتنی ئیسلام لە ناوچەی کوردستان بە تایبەتی لە سلێمانی هیچ و شێشی عەرەبی نەبوو. تۆ هاتووی بە بەڵگەوە بە زانستەوە بۆی باسەکەی بەڵام بەرامبەرەکەت نایسەلبێنێ خۆی کێشەکەش ئەمەیە کاکین ئێمە ڕاستە تۆ ئەم ڕۆڵەی فەیسبوکمان بەدەسێ ئەومان بەدەسێ بەڵام تۆ کە بەرامبەرەکەت گوێی نەگرت تۆ ناتوانی ئەتوانیت نمونەیەک بۆ کەسێکی زانا و عاقڵ و بە ئاگا بێنیتەوە ئەتوانی لە خولەکێکا چل کەس تێ بگەێنی بەڵام ناتوانانی لە 40 ساڵە نەزانێت تێ بگەێنی. کاک سەرکەوتجان ئەوەی کە من مەبەستمان یعنی ئێمەی خۆمان میدیاکار فلیمساز باوانەبین یعنی بۆ نمونە تا ئێستا چەند فیلممانەیە چەند فیلمسازی کورد هاتوون فیلم بکەن لەسەر پاراستنی زمان خۆ بیرۆکە زۆرە خۆ چیرۆک زۆرە هەر بۆ نمونە ئێمە ئەنفال کە ئەنفال کراین کاکە هەر ئەوە نەبوو 5,000 گوند لە ناو ببرێ و 182,000 زینە بە چاڵ کرێت بەڵام زمان تۆ بڵێ 5,000 زاراوە هەر گوندەک هەر دێیە کاک سەرکەوت کۆمەڵێک وشە و هەتا تەرزە ها بە کوردی تەرزیەکڵێن ستایل ستایل کەلیمەیەکی ئینگلیزیە بە کوردی تەرزە هەر گوندێک تەرزی زمانەکەی خۆی هەیە یعنی وەکو زاراوە بچکۆلەیەکی خۆی هەیە ئیتر تۆ وەرە تۆ 5,000 بڕۆ یعنی تۆ چەند زەرەر زیانی زمانمان بەرکەوتووە چەند وشە لەگەڵ یان ڕۆشتووە چەند پندێ نەما چەند ئیدیۆمە نەما چەند دەسەواژەت نەما خۆ ئەنفالەکە هەر ئەنفالی بەشەریەت نەبوو ئەنفالی ئابووری بوو ئەنفالی جوگرافی بوو ئەنفالی کەلتوری بوو ئەنفالی وەکو خۆ دەفەرمی ئەنفالی زمان بوو. ئێمە زۆر جارکە بۆ بابەتێک بۆ دەستەواژەیە بۆ ئیدیۆمێ بۆ پندێ جار وایە چەند گوندێکمان کردووە چەند گوندێک گەڕایەن پرسیارمان کردووە وەکو خۆت فەرموو تۆ 5,000 گوندێ ئەنفال کرا 5,000 گوندێ تەخت کرا 5,000 گوندێ نەما کەواتە تۆ پندێ نەما ئیدیۆمە نەما هوەرێ نەما گۆرانیت نەما هەموو شتێکە جا تۆ وەرە ئەمە چیرۆک نین ئەمە بیرۆکە نییە بکرێ بە بیرۆکەی فیلم بە داکومنتەری بەڵگە فیلم بێت بە فیلمی درێژ بێت بواری تایە شتی تایە خۆ لەم وڵاتانە ئەیکەن درامایە کرا لە کورسات وا بزانم درامای سینجۆن بوو کۆری یەکێ لە پاشاکانی کۆریا بوو درامایە کرا هاتە و درامایە باسی کێشەی زمانی کرد چۆن کۆریا زمانی دروست کردووە نووسینی نەک زمان ببرە نووسینی دروست کردووە پیت بە گوێرەی دەنگەکان ئەو پاشایە چۆر بوو دوای لە کۆتاییە لەسەر خوێندنەوە و نووسین چۆر بوو وەکو چۆر بوو بەڵام هەر کۆڵی نەدا تەحەدای چاینەی کرد سینی کرد لەو درامایە تۆرە درامایەکی وا هاتووە باسی وابزانم نازانم 30 هەڵقە بوو چەندێ بوو زۆر بوو هاتووە باسی باشە ئێمە نیمانە ئەو هەموومانەیە ئەو هەموو بیرۆکەیەمانەیە بکرێن بە فیلم بکرێن بە دراما و تەنانەت کاک سەرکەوت ئێمە لە ناو دراماکانە لە ناو فیلمەکانە باسی هەڵەبجەکە کەچی دێ وشەی سوپرایز بەکارێنێ ئەخ وشەی سوپرایز تازەیە هاتووە لەگەڵم خوێندنی ئینگلیزیانی کە لە زانکۆکانە هەیە هاتووە ئێمە بۆ سوپرایز بەکارێنی بۆ مژدە بەکار نایەنیت کە وشەیەکی کوردی و هەزارە ساڵە هەمانە لە زۆر شتیکە مەسەڵەن نۆستالژیا بەکارێنێ یەکاکە بیرەوەریمانێ یەک دنیا کتێب هەیە نووسراوە بیرەوەریەکانی فلان بیرەوەریەکانی فلان بۆ ئەم نۆستالژیای بەکارێنی ئەڵێ لەم وەرزەیە ئەمە هەمووی لە ناو میدیایە کاک سەرکەوت تۆ لە میدیایە ئیشەکەیت بۆیە من ڕووی دەبم لەبەر ڕێستانە چی بکەین یعنی وەکو میدیا چی بکەین بۆ ئەم شانە بگەڕێنینەوە ئایا بین دەستەیەک دروستکەین وەکو پەیجێک گروپێکی کاک سەرکەوت من بە حکمی تاقیکردنەوەی 32 ساڵم لە ڕاگەیاندنی کوردی بە تایبەتی لە ڕاگەیاندن و میدیای یەکێتی نیشتیمانی کوردستانە زۆر جار تۆ لە خەمی بابەتەکانای زۆر جار لە خەمی هەموو بوارەکانای
باوەڕت بێ ئێمە بەتایبەتی لە کەناڵی کورسات زۆر کێشەمان لەسەر درامای کوردی هەبوو گریانی دراما حەڵقەیەکی ڕۆی دوانیە ڕۆیسیانی ڕۆی لە پڕائەگیرە مەلایە تەلەفۆنیە کرد دکتۆرێ تەلەفۆنیە کرد ئەندازیارێ تاوانە بەڵێ بەڵام من هاتم پێشنیازی چیم کرد ئێمە با سێ ڕاوێژکار بگرین سێ ڕاوێژکاردا بمەزرێنین کە ئەم سینناروێ ئەم تێکسە ئەم بابەتە ئەم دەقەکەیت ئەوان بیخوێنەوە ئەوان حکمی لەسەر بن ئەوان بە حکمی تەجروبەی خۆیان بە حکمی کارکردیان لە بوارەکە ئەوان بابەتەکەمان بۆین کەن ئەم ئیشە بکرێ ئەم ئیشە نەکرێ لە پێشەوە زۆریان پێخۆش وتیان ئەمە زۆر ئیشێکی باشە هەنگاوێکی چاکە ئێمە تووشی ئەوە نابین تۆ ئێوە بۆ خۆتان لە بوارەکە کارەکەن تۆ بێنە درامایەک بینیتە بەرچای خۆسی حەڵقە بێ هەموو حەڵقەیە 40 دقە بێ ستافێکی گەورە گروپێکی گەورە دە 12 کەسی یا 20 کەسی کاری تیا بکەن مانگێ دوو مانگ ساڵێ دوایی بێتە سەرەوەی وەڵا ئەم دیمەنی وە ئەم حیوارەی وە تۆ ئەگەر پێشتر ڕاوێژکارە دەبێ کەسێکی بە ئاگا دەبێ لە بوارەکە بێ بیخوێنێتەوە سەرنجی خۆی با بابەتەکە تا چەند لە خزمەت خەڵکایە تا چەند لە خزمەت نەتەوایە تا چەند لە خزمەت میدیای کوردیایە ئەوان پێت بڵێن کاری بۆ بکەن ئەمە من پێشنیازم بۆ ئەمە کرد بەڵام کاری لەسەر نەکرا خۆی کێشەکەی ئێمەی کورد میدیای کوردی بە تایبەتی پرسی پێیەکا بەڵام بە قسەد ناکە ینی پرسە گورگانە ماوەیە گەڕاتر لە بەرەوەی شتەکانی ئێمە لەسەر سکەنیە لە بەرەوەی بنەمایەکی نییە یاتر لە پڕ بابەت یەکێتە پێشێ وەڵا ئیمکانێت نییە وەڵا نەسرێمان نییە وەڵا پارە نییە وەڵا نازانم فلان لەگەڵ فیسارە سارد و گەرمە کارەکەی بەجێشتووە یعنی ئێمەشتی زۆر سیرمانەیە کە لە تەواوی دنیا گرێ بەستەیە و کەسێک هێنێت تۆ ئێوە خۆتان شارەزا و بە ئاگان لەو بوارە کاری لەگەڵەکەن خۆ هەروە لە گۆترە نییە و هەروە ئەوە نییە قسەیەک بێ وەرە کاکە تۆ شەپەی ئەم ئیشەکە ئەمانە هەمووی بەگرێ بەستە هەتا من کاتی خۆی لەبەرەوەی لە لیژنەی گۆرانی کوردیا بووم گۆرانی بۆ خۆ دەزانی تۆ بوارێکی زۆر زیندووە و هەروە یەکسەر ئەچێتە ناو خەڵکەوە گۆرانیەکان لە ڕووی بابەتی تێکسەوە یعنی لە ڕووی کەلیمات و هۆنراوە لە ڕووی ئاوازەوە لە ڕووی مۆسیقاوە لە ڕووی تۆمارکردنەوە پێشەوەی بگاتەوەی کامێرامان و کەسێک بڕاستاێک بڕوا مۆنتاج کرد و بێنی تۆ وەڵامە ئەمەی غەڵەتەوە ئەمەی وایە و ئەمەی لاوازە تۆ جارێک لە شیعرەکەەوە لە هۆنراوەکەەوە دەست پێ بکە هۆنراوەکەت لە چه ئاستێکایە خزمەت بەشیەکە بۆچیە وتراوە ئەنجا بێنێت گۆرانەکە دەنگەکە تۆمارکە دەنگەکە تۆمارکرا ئەوە کتر با بڕوات بڵێن لیژنەکە مۆنیتەرینە فلتەرە ئەمانە ئاڵێ با بڕۆ ئەنجا بێتە سەروی تۆ وێنەی بگرە خۆی زۆر این هەیە لە میدیا بە تایبەتی لە تەلەڤیزیۆن تۆ کار ئاسانی بۆ بگرێت چونکە خۆ ئەمە هەموو شت بەدەست مرۆڤە بەدەست کەسەکانە ئەو کەسانی کە ماوەیەکی زۆر کاریان کردووە ئەوانە پسپۆڕن هەر تۆ جاروای بە پرسیاریان لێ بکە ئەوانە هەموو بابەتەکان غەڵەت و ڕاست و چاکی ئەو شتە ئەزانن لە خزمەت چیە یعنی ئێمە چەند جار درامان ڕاگیراوە وەڵا کاکە ئەم دیمەرەی وەڵا کاکە ئەم تەوەری وەڵا کاکە ئەم حیواری ئەمە نابێ ئەوە نابێ کاکە بۆ نابێت تۆ ئەگەر پێشتر کاری بۆ بکەی ئەمە جۆرێکیانە مەسەلەن لە بواری زمانە من پێشنیازم کردووە کاکسەرکەوت درامایەکەێنێ تایتڵی هەیە فلتەری هەیە نیوزباری هەیە کەسێک لەوێ لێ پرسرا بێ لەو بابەتە نەک بیخەنە ملی کاکسەرکەوت یا بیخەنە سەر ملی تیپەکە یا گروپەکە با کاکسەرکە هەموو بابەتەکەی بێنێ هەموو ناوەکان بێنێ تایتڵەکە بێنێ ئەو کەسە لێ لێ پرسراو بێ کەسێک بێ زمانەوان بێ زمان ناز بێ بابەتەکە تایتڵەکە بنووسێ بۆی سبێنێ کە لە تەلەڤیزۆنەکەەوە ڕۆی لە میدیاکەەوە ڕۆی نەڵێ ئەمە هەڵی زمانەوانی تایە مەسەلەن بابەتی ڕیکلام من پێشنیازم کردووە یعنی ڕیکلام بەڕاستی چەند هوەرێکە لە هوەرێکە ئەمڕۆ ئێمە لە میدیای کوردی لە تەلەڤیزیۆنی کوردی ڕیکلام بە تایبەتی ڕیکلامی بازرگانیمان تووشی پاشاگەردانی بووە یعنی بووە بە گاڵتە و بە نوکتە و هەندەی وشەیەک دەبارە و بیزبارە ئەبێتەوە هێندە تۆ لە ڕیکلامەکە ناگەی باسی چیەکە پێویستە ئەمە تێکسەکەی زمانەوانی زمان ناسێ پێویستە ئەم ئەگەر بواری نواندنی تای ئەم نواندنە تا چەند خزمەتەکە ئەم نواندنە تەشیرە ئەم نواندنە بڵێن باسی کەم ئەندامە باسی کەسێکە تۆ بە خراپ لە ڕیکلامەکە باسی کە یا گاڵتەی پێ بکەی بەڵام ئێمە نازانم بە تایبەتی لای ئێمە لە باشووری کوردستان
کاک سەرکە و خەمساردەکە هەموو بوارەکانە هەموو جومگەکانی کردوێتەوە ئەگەر من و تۆ تا سبەیلێ ئەم حەلانە باسی بکەین و قەناعەتە بێ ئەوانەی کە لایەنی پەیوەندیدارن ئەوانەی کە بەرپرسن ئەوانەی کە ئەتوانن کار بۆ ئەم شتە بکەن لەوانەیە دابلیشن بە دیارێمەوە پێکەنینیان بێ بڵێ ئەمانە باسی چیەکەن نازام کاکە سەرکەوت نمونەی ئێمە نمونەی ئەم دەسەڵات و حکوومەتە من لە هیچ شوێنێکی دنیا نایبینم ینی خەمسادێکە هەموو شتێکی گرتوێتەوە یعنی تۆ دیقەت بە لە میدیای کوردی ئەڵێ وەڵا با شان و ئاشکەین و با بە شان و تاوانی چییە بە سرح تاوانی چییە یعنی چی شان و ئاش دەکەیتەوە تۆ خۆت کارێک کردووە نالی شانۆ بکرێ وەڵا کاکە بودجەنێ وەڵا کاکە پارەنێ وەڵا کاکە گروپەکە نایەنە پێشە بەڵام ئێوە کارێکتان کردووە هەموو شتێک خەڵک لێ بێتاقەت بوو تەنانەت دەگەر تۆ باسی زۆر شتیش بکەی بەرامبەرەکەت ئەوەی کە گوێی لێیە یعنی هەر ئەسڵەن گوێت لێ ناگرێت چونکە هەموو شتەکان بە ئاقاری خراپاڕۆشن تۆ سەرنج بە تۆ خۆل لە وڵاتە ژیاویت شانۆیەک پێشانگایەک بابەتێکی مۆسیقال لە هەر شانوێکی شوێنێک بکرای خەڵک شار و شاری بۆ کرد خەڵک باسیەکردەوە کاکسەرکە بە تەمای کارێکی هوەری کاوەڵاوە کاکسەرکە و شانۆگەرێکی بەدەسێوەڵا کاکە کاکسەرکەوت دیۆ خەریکی دەلی لە خەریکی پۆستەرەوە خەریکە کاکە جان ڕۆحێت هەبوو خەڵک بە تەنگ خەڵکەوە بوو ینی خۆ کاکە سەرکەوتۆ کە ئیشتە کرد خۆ نە پارەت وەرگرتووە نە بەرامبەر ئەوە چاوەڕانت کردووە پارە وەرگری یا کەسێک خەڵاتی بکە ڕۆحەت یەگە بوو بۆ میلەت سروشتی خەڵک لە حاڵەتی بەرگریا بوو لە حاڵەتی خۆشەویستی خاکا بوو لە حاڵەتی یعنی تۆ لەم ڕۆژانە من چوون بۆ پێشانگای ئازا حەسیب قەراخی باوەڕ بێ من پێش ڕاپەڕینم بیرکەوتەوە لە هۆڵی مۆزەخانە ئەم ئازا حەسیبە کە پێشانگای کردوێتەوە هۆڵەکە جمەی هاتووە ئێ باشە یعنی ئەم ڕۆحێتە بۆ نەما ئەم خۆشەویستیە بۆ نەما خۆی کاریگەریەکە کاک سەرکە و ڕۆژ بە ڕۆژ یەتە خوارەوە بە هەموو جوگەکانی ژیانە بەڕاستی ئێمە لە خەمی هەموو شتێکین من بە تایبەتی بۆ خۆم لە خەمی زمانم لە خەمی کارکردنم قەناعەتی بێ هەتا ئەو کاتی تۆ لەو شوێنە کارەکەی ئەو وشەیە ئەم دەستەواژێ ئەم بابەتە هەڵەیە یا ئەم دیمەنە هەڵەیە یا ئەم بابەتە کە تۆ مۆنتاژت کردو هەڵێ ئەزانین کەسی بەرامبەرت پێی ناخۆشە ئەڵێ سەرکە و ئیش بۆ منە دۆزێتەوە بەڵام خۆی دروست ئەوەیە ئەو کەسەی کە ئەو غەڵەتەی کردووە ئەگەر تۆ بوار هەبێ ئەگەر جارێک ئاگاداریکەی تۆ جاری دۆم لە موچەکەی ببڕیت یعنی بەڕاستی کاگەین ئەم ڕۆوای لێ هاتووە ئەوانەی بە تایبەتی لە میدیاییشەکەن ئەبێ کەسێک لەوێ بێ هەوڵ بدات لە موچەی ببڕێ بۆی ئەم جارێککە نەچێتەوە سەرەوە هەڵەیەگینا تۆ ئەمڕۆ پێی ئەڵەی ئەمڕۆ چاکێکا بەڵام کە تۆ چیتە دەرێت تۆ چاکی ناکە من یەک نمونەت بۆ باسکەم من کە لە کورسات بووم زۆر و شەو دەستەواژە نمێشتوە بڕوات وەکو من وەک زانستی زمان ئەڵێم نەگەوەی ئەم وشەی ژن بەکارێنێ و ئافرەت ئەم خوێنکارە و قوتابی نا من لەگەڵ ئەوە نیم من وشەی دروست ئەڵێم مەسەلەن بۆ نمونە وشەی هاوڵاتیە بێ بە دووە بنووسێ هاو زاید وڵات زایدە کە من لەوێ نابووم بە هاوڵاتی ئەنووسرا کەسێک کەویت کاکە تۆ مەسەلەن تۆ تەلەفۆنێک تەکرد ئاگادار تەکردنیا بابەتەکە دەبیت کاکەەوە هەڵەیە کەچی کاکە خۆ سەرکە و لێرە نیە وەکو سەرکە ئەم وشەی باوکی بێ ئەم وشەی ئەوە نیوەک بڵێ مناڵ بە دزی باوکی ئەوشتەکە کاک سەرکەوت بابینە سەر چەمکێکیکە ئەمڕۆ ئەلبەتە هەمومان نەزانین کاتی عوسمانیەکان کە دەسەڵاتیانە بۆی کە من هەنێ خەڵکم بینی لە کەرکوب بینیم بە تایبەت لە کەرکوب نازانم لە سلێمانی کە وشەی تورکیان زۆر بەکارێنە چونکە دەسەڵاتی عوسمانی مسەیتر بوو و وایە نەزانی بە تایبەت لە کەرکوب لەوەی هەولێری شوا بوو بێت ئەوەی بە تورکمانی قسەی بکردایە وایە نەزانی موسەقەفە بە موسەقەف سێرەکرا کوردیەکە نە بە گوندی بە لادێی بە دەشتەکی دوایی اینجا ڕژێمی عەرەبی هات دەسەڵاتی گرتە دەست لە سلێمانی شوا بوو ئەوەی ئەچوو بۆ بەغا هەفتەیەک لە بەغا چوو کرێکاریە کرد ئەهاتەوە ئیتر کوردیەکەی سەقەتە کرد پڕێ کرد لە وشەی عەرەبی وایە زانی موسەقەفیە ئێستاکە نازانم وشەی ئینگلیزی کەوتۆتە ناو زمانی کوردیەوە لە میدیاکان
هەرایە بۆ هەموو شتێک وشە ئینگلیزیە. ئێکاکە وەڵڵەهی من لە ئەمریکام بەنگلیزی ئەنووسم، سیناریۆم بەنگلیزی ئەنووسم، شتم بەنگلیزی یەکەم، ڕۆژانە لەگەڵ خەڵکە بە 4 سەعات و 5 سەعات بەنگلیزی قسەکەم. بۆ ئێستا لەگەڵ تۆیە وا لە فەیسبووکی خۆمەوە من شەڕی وشەی کوردیەکەم بە دوای وشەی کوردی ئاگەڕێم کامەی پەتیەکەی ئەوە دابنێم. ئەو بۆ لەوێ نەخکاکە بۆ نابی بە مسەقف، بۆ نابی بە ئەمریکی. دیاردەیەکی زۆر غەریبە، یعنی وا ئەزانێ گەروا بێ دنیا لێ تێگا وا بێ ئەبێ بە فلیمسازێکی جیهانی لەبەرەوەی هەموو شەکانی ئینگلیزیە. برادێک کتێبێک چاپەکات کتێبەکەی ئەوە یەکەم شت جارێ وەرجێڕانە، وەرجێڕانی چۆنە لە گوگل ترانسلیتەوە وەریجێڕاوە، گوگل لینێکی هەیە وەرجێڕانەکە ئەوە یەکسەر لەوێ وەریجێڕاوە لەگەڵی خوێنیتەوە هەستەکەی ڕستە ئیتر وەکو بەڕێستان وتە داوەڵنا و فەرمان و هەمووی دراوە بەسەر یەکە ڕستەکە ناڕێکە پوخت نییە، ئەوە هی گوگل ترانسلیتەوە کۆمپیوتەرە یەکسەر دیارە شتەکەی وایە دێت دایەگرێ وەکو دایەگرێ گەلێ جاریش دێت پڕێکا لە وشەی ئینگلیزی بەس بە پیتی عەرەبی نووسیوێتی پیتی ئارامی. ئێکاکەوە چۆنە بێت ئەخر تۆ کە ئەی وەرجێڕانێکەکەی بۆتە بووی من تێبگەم. ئەمە بووە بە کێشەیەکی گەورە ئێستا زیاتر کاک سەرکەوت ئێمە خۆمان ئێمەی کورد بە سروش دوایین، ینی بە سروش خۆمان بە کەم ئەزانین. ئەجینا 104 ساڵ لەمەوە پێش لە ساڵی 1920 کە مێجەرسۆن حاکمی سیاسی بوو لە سلەیمانی خەڵاتی بۆ ئەو کەسە دیاری کردووە کە بە کوردی پەتی شعر بنووسێ بابەت بنووسێ کە شێخنووری شێخ ساڵح ئەو گرەوە یا ئەو خەڵاتی بردوێتەوە. تۆ سێریکە تۆ سەرنج بە دوژمنێک لەو کاتا 104 ساڵ لەمەوە پێش کە لە سلەیمانی حاکمی سیاسی بووە خەڵاتی داناوە بۆ کەسێک بە کوردی پەتی بنووسێ بە زمانی کوردی بنووسێ کەچی ئێستا ئێمە خۆمان دوای 104 ساڵ بە پێچەوانەوە. هەروەها کەسێکی وەکو مێجەرسۆن بۆ یەکەم جار ڕۆژنامەی لە شاری سلێمانی چاپخانەی لە شاری سلێمانی لە ساڵی 1920 و بە دیاریکراوی لە 29/4/1920 بۆ یەکەم جار ڕۆژنامەی پێشکەوتن لە سلێمانی بۆ ماوەی 2 ساڵ 118 ژمارەی کە 45 ژمارەی حاکمی سیاسی مێجەرسۆن دەری کرۆ خۆی بابەتی تیا ئەمە دوژمنەکانمانە. کەچی ئەمڕۆ ئێمە خۆمان بە تایبەتی لەم هەرێمە دوای ڕاپەڕین ئەوە دەسەڵاتی کوردیە ئێمەی بە ئاقاری خراپا بردووە. ئەزانی بۆ لەبەرەوەی ئەوان بابەتی ئەوان لای بە حکمێوی بڵێن زۆربەیان لە ناو ئینگلیز ژیاون زۆربەیان وەلایەن بۆ ئینگلیزەیە و زۆربەیان ئەم هەموو ڕێکخراوشتانە کە هاتوۆتە کوردستان و هەمویان بڵێن زمانی ڕسمی و زمانی فەرمیان ئینگلیزی بووە. تۆ سەرنج بە هەتا لۆگۆی ئەو شوێنانەی کە 40-50 ساڵ پێش وادەی ڕاپەڕینیش کە دروست کراوە بە زمانی عەرەبی و کوردی چونکە تۆ لە وڵاتەکە زمانی ڕسمی عەرەبی کوردیە بۆ نمونە لۆگۆی زانکۆی سلەیمانی کە لە ساڵی 1970 خۆی زانکۆ لە 23/1960 دامەزراوە ئەو 2 ساڵەی لۆگۆکەی عەلی عومەری خۆشنووس کردوێتی بەڵام لە ساڵی 70 ئەو لۆگۆ کۆنەی کە کراوە من وێنەکەم لایە کە ئەندازیار کەمال عەبدوڵڵا دروستی کردووە ئەو زەمەنە 50 دینار خەڵاتی ئەو پیاوە بووە یعنی ئەو لۆگۆیە بە کوردی و عەرەبی نووسراوە دوای ڕاپەڕین ئەم لۆگۆیە بێ ئەوەی پرس بە ئەندازیارەکە بکرێ بۆ کەسەی کە لۆگۆکەی دروست کردووە کە لە هیچ شوێنێکی دنیا ئەمە نییە. ئەو پیاوە هەتا من لە یادی 50 ساڵەی زانکۆوا بینی وتی من بۆم هەیە ئێستا شکات بکەم لای داواکاری گشتی لۆگۆکەی منیان دەستکاری کردو چونکە لۆگۆکەی من کوردی و عەرەبیە بۆ کوردی و عەرەبیە لەبەرەوەی زمانی ڕسمی لە وڵاتەکە کوردی و عەرەبیە یعنی ئەو بە بنەما ئەو لۆگۆی کردو بەڵام لێرە هاتوون لۆگۆکەی ئەو پیاوە عەرەبیەکان لا بردو کردیانە بە ئینگلیزی. ئێمە خۆمان دەمێکە عاشق و وابەستەی زمانی ئینگلیزی بووین چونکە حکومەتیش کاری بۆ ئەوە کردووە تۆ دیقەت بە ئەو هەموو ڕێکخراوەی لە کوردستانە هەبوو کە لە ڕێی حیزبەوە خەڵک دامەزراوە مەرجی یەکەمیانەوە بۆ زمانی ئینگلیزی بزانێ مەرجی یەکەمیان ئەوە بووە کە ئەو بابەتانی ئەوان باسیەکەن و ئەو بابەتانی ئەوان کە تۆ ئەبێ پێشکەشی کە ئەبێ بە زمانی ئینگلیزی بێ خەڵکی جوای لێ هاتووە کاکە سەرکەوت لەبەرەوەی کاتێکی ناخۆش بوو لەم هەرێمەی ئێمە
دوای ڕاپەڕین و شەڕی براکوژی و شەڕی خۆکوژی و ژیانێکی نەهامەتی ناخۆش کەسێک ئەگەر لە ڕێکخراوێکە $50 ئەمریکی وەرەگر وەکو ئازیزانەوە کارەبا لای کاک سەرکەوت بڕا بۆ هیوایم تا کارەبا دێتەوە بێتەوە سەرخەت. ئێمە بابەتەکەمان بابەتێکە زیاتر لە ئەسکۆ بەڵێ ینی خۆی بەڕاستی دەسەڵات وەکو خۆت فەربوو لە سەرەتاوە دەسەڵات حکومت زۆر کاریگەری هەیە زۆر دەوری هەیە کە ئەو تۆ ئیزبار کات ئەو وا لە تۆ بکات زمانەکە فێری بۆ لە بەرەوەی تۆ لە ڕێی ئەوەوە پارەیەک وەرگری بڵێن موچەیەک وەرگری ئەگەر زمانی خۆت زمانی باو باپیر زمانی دایەک بزانی لە هیچ لایە کارێکە دەست نەکەوێت ئیشێکە دەست نەکەوێت و یعنی وا لە خەڵکەکە کراوە ئەنجا بەڕاستی کردنەوەی ئەم هەموو خوێندنگە و قوتابخانە ئەهلەیە کە بە زمانی ئینگلیزیە خوێندن بە زمانی ئینگلیزیە پرۆگرام بە زمانی ئینگلیزیە کارێکی وای کردو حتا قەناعەت بێ لە زانکۆکانە یعنی زمانی ئینگلیزی مەرجی سەرەکیە تۆ ئەگەر بۆ کارێ بۆ ئیشێ بۆ خوێندنێ یعنی مەرجی یەکەمەوەی زمانی ئینگلیزیە وایان لە خەڵک کردووە خەڵکەکە وابەستە بێ خەڵکەکە بە دوای ئەوە بێ بچێتە فێرگەیە بچێتە خولێ بچێتە شوێنی زمانی ئینگلیزی فێر بۆیە ئەمڕۆ کارێکی وای کرد حتا تەنانەت کاکە سەرکەوت بۆ لە شارێکی وەکو سلێمانی تابلۆ بە ئینگلیزی بنووسێ ینی ئەم بابەتە یعنی چی ئەمە لە خزمەت چیە تۆ لە وڵاتێکای کورد دوای کورد عەرەبە چکە تۆ بە پێی قانون زمانی ڕسمی دەوڵەتەکەت عەرەبی و کوردیە یعنی من تێناگەم حتا لە شوێنی گەشت و گوزاریە هەموو تایتڵ هەموو دەلیلەکان هەموو ڕێنمایەکان بە زمانی ئینگلیزیە خۆی تەنانەت لە پەرلەمانی کوردستانە بڕیار هەیە کە هەموو بابەتێک چ تابلۆ بێ چ ڕێکلام بێ چ بابەتی دەلیلی شوێنە گەشت و گوزاریەکان بێ ئەبێ بە زمانی کوردی بێ زمانی بێگانە بەلاوەشی بنووسرێ بەڵام خۆی ئەوەیە خەڵکە کە لەسەر ئەم بابەتە ناڕۆ حکومەتیش لێ پرسیینەوە ناکە کاکەکە من جارێ هەڵە دوو جار هەڵە سێ جار هەڵە بکەم کەس لێم ناپرسێ ئەوە تاوانی حکومەتی تاوانی خەڵک نیە تاوانی حکومەتە هەروەکو خۆ لە پێشەوە فەرمووت تەنانەت بۆ سیرکردنی تابلۆ بۆ لێ پرسیینەوە لە نووسینی تابلۆ خەڵک دانرا بوو ماڭانە حتا من ئەو فەرمانگانەی کە تیمیانە بوو خەڵکیانە بوو بە بازاڕاگەران بڵێن لایەنی تەندروستی هەیبوو لایەنی ڕۆشنبیری هەیبوو لایەنی بابەتی باجی دەرامەتۆمانە لایەنی ئەوەی کە تۆ ئەم بابەتت کۆنە ئەم بابەتت دروستکراوی کوێ یعنی هەموو بوارەکان تیم هەبوو گروپ هەبوو بە بازاڕە ئەگەرە بێ ئەوەی تۆ ئاگاداربی بێەوەی تۆ ئاگا لێبێ ئەم تیمانە هاتوون ئەم شتانەیە پشکنیوە ئەم لەم بابەتیان پرسیوەتەوە بەڵام خۆی نەزانم دەسەڵاتەکە ترکاکە لە شیرین خەوایە بەخوا پرخەیە کاک سەرکەوت ئێمە کێشەیەکی کەشمان ئێستا بۆ دروست بووە ڕێنووسی لاتینیمانەیە کوردی کە ئەگەر بڵین زۆرینەی میلەتی کورد کە کوردی باکوور نزیکای سەرکەوت بەڵێ دەنگ نەما کاک سەرکەوت لای تۆوە دەنگ نەما کاک سەرکەوت بەڵێ دەنگ نەما دەنگ ئێستا باشە دەنگی من نەما دەنگ نییە دەنگی من نییە دەنگی من نازانم هەیە وا بزانم لێرەوە دەنگی من لای تۆ نییە کاک سەرکەوت کە دەسە خستۆتە سەری لاهینی دەنگەکەوە بڵێن ئەلێرەوە لە هی دەنگەوە دەنگ نەماوە دەنگ نا لێرەوە لە هی دەنگا کزت کردووە کاک سەرکەوت جۆم لە هیچ نییە لە هی تەلەفۆنەکە تا دەنگت کەس کردووە ئەلێرەوە کاک سەرکەوت ئەلێرەوە دەنگت کەس کردووە بزانە دەنگت کەس کردووە کاک سەرکەوت لای خۆت دەسە بەری کەوتووە زریان کاک سەرکەوت بچۆ دەرەوە وەرە ژوورەوە دەنگ نییە دەم بچۆ دەرەوە وەرە ژوورەوە ئازیزان ئێمە یەکێ لە کێشەکانی تری زمانی کوردی ئەوەی کە تووشمان بووە ڕێنووس ئێمە ڕێنووسی کوردی لاتینیمان هەیە بەڵام ئەمڕۆ کە سەیرەکەین لە جیاتی ڕێنووسی کوردی لاتینی ڕێنووسی بڵین ئینگلیزی بەکارێنێ کوردی پێیانووسێت
کە تۆ ئەنگلیزیت بەکارێنا و کوردیت پێنووسی هەمووی هەڵە دەرەچێت. بۆ نمونە تۆ بە کوردی لاتوونی ئەتوانی بنووسی تەوێڵە. تەوێڵە قەزایەکە یان ناحەیەکە شارۆچکەیەکی گەورەیە لە کوردستان. باشە کە ئەنووسی تەوێڵە ئەگەر بە ئەنگلیزی بینووسی ئەبێ بە چی؟ ئەبێ بە تەویلە. من ئەم وشەیەم بینیوە تەویلە. ئاخر تەویلە جیایە و تەوێڵە جیایە، دووشتی جیاوازن، بۆیە بە ئەنگلیزی مەینووسن، بە کوردی لاتینی بنووسە، لە جێی ئەو ئیە هەشتێکەکەیتە سەری ئەبێتە یە تەوێڵە. ئێڵەکەی دوو نوختەی لەسەر بێ ئەبێ بەڵە کەواتە بوو بە تەوێڵە. بەڵام کێشەکەی ئێمە کە بە ئەنگلیزی ئەینووسیت نە لە ئەنگلیزیە لە هەیە و نە لە ئەنگلیزیە یێ هەیە، بۆیە تەوێڵە ئەبێتە تەویلە. تەویلە یعنی ئەو جێگەیەی کە ئاژەڵی تیا ڕائەگیرێت. گەوەڕ، تەوێڵە، ئەمە کۆمەڵێ تەویلە، ئەمانە کۆمەڵێ وشان تایبەتن بە ئاژەڵەوە. بۆیە تەوێڵە جیایە، تەویلە جیایە. نەک هەر ئەوە ئازیزان کە ئەنووسی گوڵ، ئەگەر بە کوردی لاتینی بنووسی گوڵ دەرەچێت، گەئەکەی گئی هەیە و لە کەشینی هەیە. بەڵام ئەگەر بە ئەنگلیزی بنووسی یا ئەنووسی کۆل یا ئەنووسی گۆل، کە گۆل جۆگەی ئاوە، کۆل ئەبێ بە شتێکی کە. ئەمانە هەر هەمووشی لە فەیسبووکە ئەیبینین بە هەڵەی زۆر زۆر، تەنانەت لە تەلەڤزۆنەکانیشە، لە کەناڵە تەلەڤزۆنەکانیشە ئەبینین سێرەکەین هەڵەکان زۆر زۆر گەورن. ئازیزان ئەوەش نا، ئەو کەسانەی کە زنجیرە دراماکان ئەبینم وەرگێڕانی ئینگلیزی ئەەکەن، لەم وەرگێڕانەی درامای ئادیابین من قەینا ئینگلیزی ئەزانم، بەڵام سێرم کرد هەڵەی زۆر زۆر تیا بوو. بۆ کەسێک چاک باشدا نانن کە وەرگێڕانەکە بەجوانی بکات، یان ئەو ژێرنووسانی کە ئەکرێ زۆربەیان پڕێتی لە وشەی ئینگلیزی لە جیاتی وشەی کوردی. ئەمە ئەخر تۆ تەلەڤزۆن یا سینەما یا فیلم کاتێک کە تۆ ژێرنووسەکەش دائەنیت، ئەو ژێرنووسە وشیارکردنەوەی کۆمەلگایە لە زمانی کوردی، لە خوێندنەوە، لە ڕێنووس، لە وشەکان، لە دەستەواژەکان. چۆن ئەبێت تۆ لە میدیاییت، لە بواری سینەماییت، لە بواری درامای تەلەڤزۆنیا ئیشەکەی، لە ناو تەلەڤزۆنیت ئاگات لە زمانی کوردی نەبێت؟ ئەمە گەورەترین تاوانە لە ئەکەوێتە ئەستۆی ئەو کەسانی کە ئەو پێگانە بڕێوابن. پارەت نییە، بودجەت نییە، کاکە ئەو تەلەڤزۆنە داخە. تۆ زەرێکی گەورە بە میلەتێکە گەیەنیت. بەقەدەوەی کە دوژمن زەرەرمان پێگەێنێ تۆ دوو بەقەدەوە، چونکە تۆ چیتە ناو هەموو ماڵێکەوە. تۆ بە کوردی لەگەڵ هەموو مناڵێکە قسەئاگەی. تەلەڤزۆن ڕۆڵی دایکە بینێ زۆر جار. ئێمە لەم وڵاتانە مناڵە بینین، مناڵە چێتە سەر تەلەفۆن، سەر یوتوب، سەر کەناڵی تایبەتی خۆی تەلەڤزۆن هەیە، بەس بۆ مناڵە زمانی ئینگلیزی لێوە فێرە بێت. مناڵ هەبووە لەم ئەمریکای هێشتا نەچۆتە با بڵێن ساوایانە ئەو بوارانەی کە مناڵە چێتەوە پێشەوەی بچێتە خوێندنگە، مناڵەکە لە ڕێی تەلەڤزۆن و لە ڕێی یوتوب و لە ڕێی ئەو بەرنامانەوە فێری ئینگلیزیێکی پاراو بووە. ئێمە چێ کردی؟ ئەمە فیلم سازان کردیان. فیلم سازانە ئەو کەسانی کە فیلم دروست دەکەن، فیلم کارتۆن دروست دەکەن، ئەو کەسانن کە بایەغ بە زمانی کوردی ئەدەن، ئەوانن دروستیان کردووە. ئەوە بۆیە ئەرکەکە لەسەر شانی ئێمەیە. ئێمە بە هەرگە لە یەکە ڕوونەکەینە دەوڵەت بڵین دەوڵەت. ئەی ئێمە بۆ نایکەین، ئێمەش کەم تەرخەمین، ئێمە شەوەتانی لە بوارەکانمانە هیچ ئیشێک ناکەین، بوارەکەی خۆمان بە جوانی نابین بەڕێوە. چەندمان هاتووە شتێکی جوان لەو بابەتە بکە، نایکەن. ئەمە کێشەی گەورەی میلەتی ئێمەیە. و ئایا کە حەزەکەی بە ئەنگلیزی قسە بکەی کاتێککە بە ئەنگلیزی قسە ئەەکەی، یا کاتێککە بە ئەنگلیزی ئەنووسی کوردیەکە نووسی، هەست ناکەیت ئەو بە ئەنگلیزی کوردی نووسینە زمانی کوردی تێکەدات؟
کاکسەرکە ماوەیە بڕا نازانام ئێمە کارەبا کوژایەوە لێرە خەمن نەبێ برات بەردەوام بووم لەسەرەوەکەی مەدەرێ لێرە کارەبا نەماتر وتم نەک بۆیە وەرە بگرتەوە وتم لەوانەیە کاکسەرکە و وازی هێنابێ وازم نهێنا چونکە برادران زۆر لەسەر خەتن ئەوە لەبەرەوەمە کاک سەرکەوت باسم چوومە سەر ئەوەی کە ئێمە ڕێنووسی لاتینیمانەیە بۆ کوردی نووسین ئێستا بووە بە باو لە فەیسبوک و تەنانەت لە میدیاکان بەگشتی ئەبینین سێرەکەین بە ڕێنووسی ئینگلیزی کوردی ئەنووسێت بۆ نمونە من نووسینێکم خوێنەوە وەسا لێرە برادرش کاک فەرمان دایناوە نووسینێکم خوێنەوە کاتی خۆی تەوێڵە ئەمە بە کوردی لاتینی و ئانووسێت تەوێڵە تەنانەت کاک فەرمان فۆرماتێکی کە هەیە لە ئەکەش دوو نوختت بۆ دائنێت ئەکە ئەتوانی بڵێ هاڵی جێلاس ئەوەش هەیە بەس مەبەستەکەم لە چییە سێرەکەی بەنگلیزی نووسیانە کاک سەرکەوت تەوێڵیان کردبوو بە تەویلە ئەخر برا نابێت ناماناکەت یەکەدا گوڵیان کردبوو بە گول قەینا بە لاتینی بە بادینیەکان بە گوڵەڵێن گول بەڵام لە زمانی سۆرانی ئەمە گول یعنی گەڕ یعنی ئەو کەسەی کە تووشی نەخۆشی پێستە بێت یا گەلێ جارە نووسن کۆڵ ئەخە کاکە کۆل جیایە و کوڵ جیایە و گوڵ جیایە و گۆڵ جیایە و ئەمانە هەر یەکەی بە یەک سەرگوڵێک لەسەر ئەو وشەیە هەمووی ماناکەیە گۆڕێت یان ئەو کەسانی کە بە عەرەبی ئەنووسن کە ئەنووسن بە عەرەبی ئەنووسن کوردی ئەنووسن بە عەرەبی بە هەمان شێوە ئەوان شتێکێدەن ئەی تۆ وشەی کوردی تەیە بزانم چییە کاک فەرمان ئەڵێ دەست خۆش دەستی تۆش خۆش کاک فەرمانجانەوە کاک فەرمان یەکێکە لەو کەسانە کە لەگەڵمانایە و کاک فەرمان ئیشێکی زۆر گەورەم پێێتە کاک فەرمان ئەتوانێت ئەوەی کە بینیم وێنە فۆتۆگرافیەکان ئەجوڵێنێت جوڵی فەرمان کەریم لەگەڵ خۆمانە یەکێ بوو لە مۆنتێرە چاکەکانی چێ بوو لە مۆنتێرە سەرکەوتوەکان کاتی خۆی لە گەلی کوردستان بوو دوای لە کورسات پێکەوە بووین ئێمە پێشەوەی کە سەفەری بەرەو ئەوروپا بکە یەکێکە لە کوڕە چاکەکان یەکێکە لە کوڕە دەزڕنجینەکان مۆنتێرێکی زۆر بە سەلیقە و چاکە هەفتەی پێشوو من پۆستێکم کرد ڕسمێک وێنەیەک فۆتۆیەکم دانا کاتی خۆی کە کلیپەکەی میکایلمان کرد فەرمان و ڕێزانی خوشکیەوانمان لەگەڵا بوو من لێرەوە دەستخۆشی لە یەکەم سڵاوی بۆ ئەنێرم ئەم لاولای ماچەکەم کاکە فەرمان چاوەکەمی کاکە فەرمانجان من پرۆژەیەکم هەیە کە هاتمەوە ئەگەر کەوتمە سەر و پرۆژەیە حەزەکەم لەگەڵ تا قسە بکەم ئەو لەو ڕۆژەوە بیرە لە یەکەمەوە کاک سەرکەوت جان بزانین کاک عوسمان نەسرەوت چی ئەڵێ ئەڵێ دەستە خۆش بێت بۆ نووسینی کوردی پێویستە کیبۆردی کوردی بەکاربێنێت تایبەت نابێت کیبۆردی عەرەبی بەکاربێت اینجا زۆربەی زۆری خەڵک کە بە کوردی ئەنووسن هیچ گرنگی بە خاڵ و نیشانەی پرسیار و پڕگوڵ و خاڵبەند و ئەوانە نادەن زۆر جار من تەنانەت نووسینی نووسەرەکانی شەخوێنمەوە بە تایبەت لە سۆسیال میدیا هیچ جۆ بەو نیشانانە نادەن کە زۆر گرنگە بۆ گەیاندنی دەربڕینەکان ئەگەر بە کوردی لاتینی بنووسن پێویستە کیبۆردی کوردی لاتینی بەکاربێنن دووبارە دەستان خۆش بێت بەڵێ کاک سەرکەوت کاک عوسمانجان هاوڕای بەڕێستانی منیش ئێستا کە باسی ئەوەم کرد ویسم سەرنج بخەینە سەر ئەوە چونکە بە تایبەت لە تەلەڤزۆن یعنی ژێرنووسی فیلمێک دانن بۆ ژێرنووسەکەت بەهەڵەیە بۆ بەهەڵەیە یعنی منەوەتانێ بۆ هەموو وانەیەک ئەوەتانێ بە کوردی لاتینی نووسم تەنانەت ناوەکانیش هەوڵەدەم هەر کوردی کرمانجیە کاک سەرکە خۆی ئەزایەن چۆنە کێشەی بڵێن بابەتەکەمان ئێمە لەبەرەوەی میدیایە میدیا کاریگەرە مەسەڵەن خێراترینە تەلەڤیزۆن بە ئاسانیە چێتە هەموو شوێنە تەلەڤیزۆن تۆ ئاراستە ئەکات ئێستا هەوڵێکەیە بڵێن ماڵی کورد خێزانی کورد لە ژووری میوانەکانە تەلەڤیزۆن دانێن چکە تەلەڤیزۆن تۆ ئاراستە ئەکا بە تایبەتی ئەو هەبوو تەلەڤیزۆنەی کە لە کوردستانە هەیە خۆی کێشەی تەلەڤیزۆنی کوردی زۆرە مەسەڵەن
تۆ سەرنجت داوە بە دڵنیایی و ئاگات لێ بۆ بە تایبەتی لە درامای کوردی ئەو بابەتانەی کە دۆبلاجەکرێ بۆ زمانی کوردی ئەو کەسەی کە دۆبلاجیەکە حتا ئەو لە زانستی لە بابەتەکانی ناو دراماکە نازانێ مەسەلەی من زۆرجار لە درامای کوردی جۆم لێ بۆڵێ بێچووی مەڕ مەسەڵێ بێچووی بزن کە ئەو نازانێت کە وشەی خۆی هەیە بابەتی خۆی هەیە یەکێک لەو درامایانەی کورساتەوەی باسی دکتۆری بەیدهینە کرد ئاژەڵداری ئەکرد بێچوو ئەسپ ئەی هاوار ینی ئەزانێتی خۆی کێشەکە هەر ئەوە نییە کە بڵێن زمانەکەی خۆی بە کەمەگرێ یا زمانەکەی خۆی ناخوێنێ یا زمانەکەی خۆی نانووسێ ئەچێ وابەستێ بە زمانیشکە بڵێن لە بابەتی زانیاری و زانستەکان هیچ نازانێنی ئەلفوبێ نازانێ تۆ سەرنج بە ئێمە لە درامایەکە من کاتی خۆی نەبوو لە تاوە دۆبمان کرد چکە دراماکە پەخش کرابوو ئەڵێ ئەو مناڵە برسێتی تۆزیە خواردنی بەرێ مناڵەکەش مەلۆتکەیە بە باوە شێوێتی کە ئەمە لە هەموو کوردەواری خۆمانە مناڵ لەو تەمەنا بە تایبەتێ گەر مەلۆتکە بێ و بە باوەشی دایکەوە بێ ناڵێ خواردنی بەرێ برسێتی ئەڵێ تۆزیە شیری بەرێ ئەو مناڵە برسێتی تۆزی وەنیە یعنی ئێمە زانیاریەکانمان زۆر سادەیە زانیاریەکانمان زۆر سەرەتایە نەک هەر سەرەتایە ئێمە ئەلفوبێی بابەتەکان نازانین ئەلفوبێی زانیاریەکان نازانین مەسەلەن لەسەر دەشتە نووسێ لەسەر شاخە نووسێ لەسەر ئەدەبە نووسێ لەسەر هونەر نووسێ خۆی شتەکە نازانێ قەناعەتی بێت لە تەلەڤیزیۆنی کوردیان نمونەی وا سێر و سەمەرە هەیە تۆ دیقەت بە کەسێک بەرنمەیەک پێشکەشەکە بەرنمەکەی بڵێن بابەتی گۆرانی کە گۆرانی بوارێکی زیندووە جارەکەی کەش ئێمە لەگەڵ بەڕێست و هەروە لەگەڵ کاگناسی ڕەزازی باسی ئەومان کرد ئێمەی کورد زمانمان بە گۆرانی ماوەتەوە بە هونەر ماوەتەوە بە ئەدەب ماوەتەوە چونکە خۆ ئێمە هیچ شتێکمان نەبووە بەڵام گۆرانی کارێکی کرد زمانی ئێمە بێڵێتەوە زمانی ئێمە زیندوو بێ تۆ سەرنج بە کەسێک بەرنمەیەکی گۆرانی پێشکەشەکات ینی باوەڕت بێ هیچ لە گۆرانی نازانێ نازانێ ناوی مەقامەکان هەتا کە بە گۆرانی بێژەکە لێ مەقامێک بڵێ یا ئەوە بڵێ یا بەستەیەک بڵێ کە پێی ئەلێ چ مەقامیاڵێ وڵای من نازانم تر بۆ خۆت یعنی کاکە لە دنیا شتیوانیە کاک سەرکەوێ بۆ خۆتان ئەوروپاتان دیوە و ئێوە بۆ خۆتان کەسێکی بە ئاگا و ئاگادارن لەم بابەتانە یعنی نەبووە کەسێ لە تەلەڤیزۆنە بابەتی پێشکەشکە بابەتی دراما بێ لە هیچ لە دراما نەزانێ مەزەن بابەتی گۆرانی بێ هیچ لە گۆرانی قەت شتیوان نەبووە بەڵام ئێمە لای ئێمە کاکە هەموو شتێک ئەبێ لەبەرەوە زۆر بە ئاسانی وەریگرە مەسەلەی بابەتی نووسین بە لاتینی بەڕێنووسی تۆ سەرنج بە ئێمە هەوڵەکانمان بۆ بابەتی بەڕێنووسی لاتینی زۆرە ینی لە سەردەمانێکی زۆوە کەسێکی وەکو خەمخۆرێکی وەکو تۆفیقوابی کە کەسێکی سەربازی بۆ بەڵام لە خەمی زمانە بۆ لە هەوڵی ئەوە بۆ کورد بە ڕێنووسی لاتینی بنووسێ بەڵام نووسین بە لاتینی بنەمای خۆی هەیە ئێمە کاتی خۆی لە ڕێی مامۆستا شەید دڵشاد مەریوانی و پاش ئەوەش مامۆسا گەورە و ئازیز عوسمان چێوان ئێمە بابەتی لاتینی و ڕێنووسی لاتینیمان زۆر خوێن و من بۆ خۆم ێسا کەسێکم شتێکی لێ ئەزانم ینی زۆربەی تایتڵ و بابەتەکانی کەناڵی کورسات هەتا ئەو کاسێت و سیدیانی گۆرانی بێژەکانی زۆربەی بابەتی لای خۆمان سلەیمانی من لاتینێکێم نووسی ینی سەری لێ دەرەکەم بەڵام ئێمەی کورد وابەستین بە ئاینێکەوە کاتی خۆی کە تۆفیق واهبی بڵێن بابەتی ڕێنووسی لاتینی پێشنیاز کردووە کە کورد بە لاتینی بنووسێ هەر ئەو وەکو ئەو کابرای فکر و بیری عەرەبیەکە ساتە نازام ناوکەی بیر چۆتەوە ئێستا ئەوە چێ مەلا دەملووسەکانی خۆمان لە تۆفیق واهبی هانەیە ئەڵێ تۆفیق واهبی کەسێکی کافرە تۆفیق واهبی سەر بە ئینگلیزە ئینگلیزی خۆشەوێ ئەوە تا هاتووە حروفی ئەبجەدی عەرەبی کە حروفی پیرۆزی قورعانە لای ئەبا ئەیکا بە حرفی لاتینی یعنی ئەمە هەوڵێکی خراپ و هەوڵێک بوو کە کاریگەری خراپی لەسەر ئێمە هەبوو چونکە تۆ بتەوێ نەتەوێ کەسێک دکتۆرە پسپۆڕە شارەزایە پرۆفیسۆرە لە بوارێکایە کە قسە بۆ کۆمەڵی خەڵک بگرێ نیوەی گوێی لێ ناگرێ بەڵام ئەگەر مەلایەک وتارێ قسەیەک بکە هەموو خەڵک گوێ لێگرێ ئەم پیاوە ئەم دڕندەیە ئەم بڵاوکراوی فکری عەرەبیە هات لە ڕێی مەلاکان و خەڵکەکانی لە تۆفیق واهبی
هاناکە کارێکی کرد بڵێن ئێمە بەلای ڕێنووسی لاتینیا نەچین بەڵام دوای راپەڕین ئەوی چووە بواری سیاستەوە ینی ئێستا وەکو سیاست سیرەکرێت چونکە لە زانستی زمانە زمانی سیاست دێ و سیاستی زمان هەیە وای لێ کراوە ئێستا هەموو تەلەڤیزیۆنەکان بۆ بە چاولێکەری ترە بێ بە لاتینی بنووسێ بەڵام لاتینیە کە بەس لاتینی نییە چونکە ئەوەش هەموو بنەمای خۆی هەیە مەسەلەن ئەو وشەیە تەنانەت لە کیبۆردا زۆر وشەی کە ئێمە بۆ نمونە کە ئەبێ بەیێ و کە ئەبێ بۆ مەسەلەن ڕێ وەکو خۆت فەرمووت گوڵەکە کە ئەبێ هەش لەسەر ئێڵەکە بێ ئەوانە زۆر لە کیبۆردا نییە یا کاری بۆ نەکراوە یا ئێمە ئیشمان پێ نەکردووە لەبەرەوە تۆ جاری وایە کە ئەو شێ نووسی ئەو شەیە بە هەڵە ئەڕوە تەنانەت زۆر جار وشە هەتا ئێمە لای خۆمان لە سلێمانی ئەو تابلۆیانی کە جوانووسەکانی نووسن هەڵی زۆر تایە بۆ لە بەرۆی لاتینیەکە نازادێ نەچۆتە سەر بنەماکەی نەچۆتە سەر دەستورەکەی لەبەرەوە ڕێنووسەکە ئەگەر ئەو بڵێن مەبەستی کە بۆ نمونە ئەو هەی خڕەکە کە لە لاتینیا ئەبێ بە ئێ بنووسێ ئەو بە ئانووسێ کێشەیەکەیە لە نووسینی ئەحمەدکایە بە تایبەتی لە میدیای کوردی من شەونی ڕاستینەکەمەوە ئەو ئەحمەدکایە خۆی ئەگەر بە لاتینی بینووسیت بە ئەلفە نووسێ ئەوان بە ئیە نووسن کە بە ئیە نووسێ بە کایە ئەخێنێتەوە کایە بابەتێکی کێ بە واتای وازی و یاری و نۆبەیە ئەو کایکە کە بە ئەلفە ئەو بە معنای سەرسەخت و کەسێکی بڵێن بابەتی زنار بابەتی بەر بەڵێ کاک سەرکەوت من ئەزمونێکی خۆم لێرە باسەکەم و ئیتر وا بزانم کۆتاییش بە بەرنامەکە بێنین ئەمریکا من لە ئەمریکا خاوەنی دیالەکتێک زاراوەیەکی تایبەت بە خۆیەتی کە ئەمریکا چەند ساڵە دروست بۆ 200 ساڵە 220 نازانم چەندێکە یعنی وەنەیەکە دروست بووە لێرە زاراوەیەک بۆ خۆی دروست بووە کێ دروستی کرد تەلەڤیزۆن و سینەما گەورەترین ڕۆڵیان بووە لە ناو ئەمریکایە و زمانی سەرەکی ستانداردیان پێ دروست کرد گەلێ جار ئەچینە گوندەکان ئەچینە و جیانی کە خەڵکەکە بینین سێرەکەین بە زاراوەیە قساکات نەک بەریتانی لادێیە عنیێڵی لادەیەەکەی هینی خۆیەتی ئەو لادێی خۆیەتی جیاوازە بەڵام زاراوەیەکی تایبەتی خۆشی هەیە جیایە لەگەڵ بەریتانی لەگەڵ ئۆسترالی لەگەڵەوانی تر لەگەڵ ئەوەشە هەر کەسێک دێتە ئەم وڵاتە مناڵەکەی پێش هەموو شتێکە بێ بنێرێتە خوێندن نابێ هیچ مناڵێک نەخوێنێ هەتا وا بزانم 12 بنەڕەتیە کات ێستا منە بە 6 ئامادەی جارانە ڕۆم تا 12 بنەڕەتی ئەبێ بخوێنێت حکومت پارەی بۆ سەرفەکە لەسەر ئەو ماڵێ ئەبێ و مناڵێ بچێتە خوێندن لەوێ فێری زمانە بێت فێری پەروەردە بێ فێری نەریتی ئەمریکیە بێت لە بەیانی سعات 7-8ەوە ئەڕات ئەو مناڵاچێتە ژوورەوە هەتاکو سعات 3 دوانی ئەڕۆ لەوێش خواردنێ دەنێ تەنانەت فێری خواردنی ئەمریکی شەکرێ هەموو شتێکی ئەمریکی یعنی ئەو مناڵە لە کوردبوونەوە گۆڕێ بێ بەچێ بێ بە ئەمریکی لە عەرەبەوەی گۆڕێ ئەبێ بە ئەمریکی باسی دین ناکرێ لەوێ بەڵام ئەمریکا بە هەموو چەمکێکیەوە ئەبێتە سەرووی هەمووی وەکو یاسا هەموو کەسێکش ئازاد کراوە لە ماڵی خۆی لەگەڵ ئەو مناڵەیە بە زمانەکەی خۆی قسە بکە ممارەسەی دینەکەی خۆی بکە و ڕێز لە دینەکەی گیرێ ڕێز لە زمانەکەی گیرێ ڕێز لە کەلچەرەکەی گیرێ ڕێز لە خواردنە ئەگیرێکە ئەو مناڵە وەکو حەڵاڵ و حەرام و چیتر و چیتر و چیتر ومانە هەمووی ڕێزی لێ گیرێ بەس کاچێتە مەکتەب لە مەکتەبیش ڕێزی لێ گیرێ بەڵام لە مەکتەب ئەیکەن بە مناڵێکی کە ئەبێ بە ئەمریکی بۆیە لێرە مناڵێکی ئەمریکی کەسێک کە گەورەیە 40 ساڵە پێڵێ ئەڵەی تۆ ئەمریکی تاڵێ بەڵێ ئەڵی دەموچاوە تۆ لە ئەمریکی ناچێت ئەوە نییە خۆمان ئەڵێن بەخوێن کاک سەرکەوت من و تۆ بەخوێن بێجگە لە ناوەکەمان بەخوێنی چەچینەوە سەریەک لەوەیە برابی سێرەکەی پێڵە کاکە تۆ لە ئەمریکی ناچێڵێ باوکم هین بوو مەسەلەن پاکستانی بوو باوکم دایکم خەڵکی ئەوێ بوو هەر یەکە خەڵکی وڵاتێک بوونە بەڵام ئەمریکا بەم سیستەمە ئەو مناڵەی کرد بە ئەمریکی
ئەو میلەتانی کە دێنە ناو ئەمریکاوە لە ئەمریکا با بڵێم پەناهەندە وەرەگرن ئەوە با بزانن لە 100 مناڵەکانیان ئەبێ بە ئەمریکی لە هینەتەوەکەی خۆی دوو دەکەوێتەوە اینجا ئەو هەموو مناڵە کوردەی ئێمە ئەو هەموو خەڵکە کوردەی ئێمە کە دێنە ئەم وڵاتانە ئەمەش یەکێکە لەو هۆکارانەی قڕانی میلەتی کورد من باس لە میلەتەکانی تر ناکەم و مردنی زمانی کوردیش ئەوەش یەکێکە لە هۆکارانە کە دەسەڵات تاوانباری سەرەکیە لەوەیە دەسەڵاتە بواە وڵاتی وەکو ئەم ئەمریکایە خۆش بکردایە هەموو سەرچاوەیەکی ئابوووریمانەیە وای لێ بکردای هەمومان لە هەموو وڵاتانی دنیاوە بگەڕێنەوە بۆیە و خەڵکیش بێت لە وڵاتی ئێمەیە بژێ و بەم سیستەمی ئەمریکی و هۆڵندی و ئەوروپی و ئەمانە مناڵەکانمان مناڵی ئەو میلەتانەمان بکردایە بە کورد بەداخەوە ئەمەش گەورەترین زیانیکەیە و هیچ فیلمێکشمان لەسەر ئەمە نییە میدیای کوردی بە هیچ شێوەیەک باسی ناکات ئەمە کێشەیەکی زۆر زۆر گەورەیە کاک سەرکەوتەوە گەشتینە سەعات و نیوێک اینجا با سەیری یەک دوو بۆ چوونی برادران بکەم و وا بزانم ئەگە شتێکت هەبوو بیڵێیت و تر بۆی کۆتایی بە بەرنامەکە خزمەت لە ئێمەوە ئێوە کاک بەرزی ئەوانەی کە سڵاویان ناردووە کاک سەرکەوت بۆ تۆ بۆ من ئێمە شەروا سڵاو و ڕێزمانەوە دایەگرن بەس پرسیارەکانیانەوەی کە بۆ چوونێکی حەزەکەم بخوێنمەوە کاک عەلی سەعید دەڵێ لە بەریتانیا ڕێکخراوێک دروست بووە تاوەکەی ناوەکەی ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد ناونراوە ئایا ئەمە هەڵەیە یان دەبوایە بوترایە ڕێکخراوی ڕۆشنبیری کوردی تکایە وەڵام نووسراوە ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد اینجا ئازانسی خۆ ئێمە ئێستا ئێمە ڕێکخراوەکە ناناسین و نازانچێن بەڵام ئەگەر ڕێکخراوەکە ناوی ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد بێ مەبەست لەوەیە کە ئەو کۆمەڵە خەڵکەی تیای ئەوانە ڕۆشنبیرانی کوردن ئەمە بابەتێکی کەیە بەڵام ئەگەر بڵێ ڕێکخراوی ڕۆشنبیری کورد ڕۆشنبیری چەند بوارێکی ینی دوو بابەتی جیاوازن تۆ ناتوانانی بڵێ ئەمیان ڕاستە و ئەمیان هەڵێ ئێوە تا پەیڕە و پرۆگرامی ڕێکخراوەکە نەبینی یا ڕێکخراوەکە نەناسی لە نزیکەوە نازانی مەبەستەکە ئەگەر ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد بێ ئاسایی ئەوەکو ڕۆشنبیری کورد ئەگەر ناوەکەشی ڕێکخراوی ڕۆشنبیری کورد بێ ئەوە نازان من هەتا ڕێکخراوەکە نەناسی لە نزیکە و پەیڕە و پرۆگرامیان نەزانی ناتوانانی تۆ بڵێ ناوەکە غەڵەتە بەڵێ چونکە ناو گزارشتە لەو جێگەیە ئەو جێگەی چییە ئەبێ ئەوە جیا بکرێتەوە کاک سەرکەوتجان من دەستخۆشی زۆر زۆرم بۆ بەڕێستان چی شتێکت هەیە لە کۆتایی ئەگەر باسی بکەین وەڵا کاک سەرکەوت من دەستخۆشی لە ئێوە کەم ماندوو نەبوونتان لێ یەکەم بەڕاستی ئێوە کەسێکی خەمخۆرن هەر لەو ڕۆژەی من تۆ بناسی و بە خزمەت تۆ گەشتم هەمیشە تۆ لە خەمی خەمەکانی نیشتیمان نبوویت و هەمیشە بە هەندەوە بە دوای شتەکان ئاگەڕاوی و ڕاستیەکان و چاکەکانی دەرخست و هەڵەکانیشە هەمیشە لە هەوڵیەوە بووی کە ڕاستیان کەیت و بە دروست بنووسێ من هەمیشە لە خزمەت ئێوەم بۆ هەر بوارێ بۆ هەر کارێک بێ من ئامادەم ئیشەڵا ئەگەر هاتی شتیەوە یەکتری ببینین و دا بنیشین ئەگەر چ پرۆژەیەکمان هەبێ چ بابەتێکمان هەبێ و هەروەها هەروەکو لەم بەرنامەیە باسمان کردێمە ئەگەر ئەنجومەنێک پێک بێنین ئەگەر ئێمە هەر قسەش بکەین و ئەگەر هەر بابەتەکانیش بخەینە ڕووەگەر هیچیشمان پێ نەکرێ هەر باشترە لەوەی بڵێن ڕاست و دروستی شتەکان دەربخەین و هەڵەکانیش چاک بکەین و من جاریچکە دەستخۆشیتان لێ یەکەم ماندوو نەبن ئیشەڵا هەمیشە ساغ و سەلامەتە بن و تەمەند درێژ بن چاوەکەمی کاک سەرکەوت جان کاک سەرکەوت کاگە عەلی سەعید پرسیارێکی لێ کردین لە سەرەتایوتی ئەگەر حکوومەت و لایەنی پەیوەنینار کەم تەرخەم بێت ئەی ئەبێت چی بکرێت ئەمەی کە ئێستا بەڕێستان وتان ئەنجومەنێک دروستکەین من ئامادەم ئەگەر بکرێت ئەنجومەنێک دروستەکەین لە برادرانی خەمخۆرانی زمانی کوردی لە هەموو شوێنێک بێەوەی کە خەمی هەموو لە ڕۆژەڵات
هەروەکو ئەو پێشنیازەی کە پیرەمێ لە ساڵی 1920 لە جۆلەمێرگ باسی کردو ئەڵێ من لە خەمی زمانام لە خەمی هەموو بوارەکانی ژیانی کوردام ئێمەش لەو خەمەی پیرەمێر دابین و کاری بۆ بکەین. اینجا من پرسیارەکەم لێرەوە لەوەیە ئەم ئەنجومەنە من جارێ لە دەرەوە ئەتوانین کوردی ڕۆژەڵات و باکوور ڕۆژاوا و باشووریش هەمومان و ئەو برادرانەشی کە لە دەرەوەن خەمخۆری زمانن بهێنینە ناوەوە وەکو ئەنجومەنێکی گەورە و ئەتوانین زوو کۆبوونەوە بکەین. بەڵام یەک کاریگەریەک هەیە ئەگەر بکرێ بۆمان بکرێت ئەتوانین ئەو ئەنجومەنە لە پەرلەمانی کوردستان لە وەزارەتی ڕۆشنبیری لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندیەک وەرگرین ئێمە پێشنیاری کۆمەڵێ شتکەین و ئەوانش تعمیمیکەن یعنی بڵاویکەنەوە بەسەر دام و دەستگاکانیانە خۆی ئەکرێ بەڵام بۆ ئێستا کە پەرلەمان لە کار خراوە بڵێن ئێمە هێشتا چاوەڕوانیەوەکەین هەڵبژاردنیش لە کار خراوە ئەی پەرلەمان کۆ ئێستا ئەی شوکاری کوردستان نەماوە نا پەرلەمانیش نەماوە حکوومەتیش نەماوە نەماوە بەوەی پێڵێن کار لێ کار بەڕێکرد مەبەستمزانچی سەرکۆ ئێمە ئەتوانین بیکەین بە ئەمری واقعە چونکە تۆ کە کۆمەڵێک خەڵک کۆبوونەوە کە کۆمەڵێک خەڵک ئیمزا و واژویان کۆ کردەوە کۆمەڵێک خەڵکە لە بوارەکانە شارەزا بوون پسپۆر بوون ناوێکیان هەبوو ئەگەر لە زیاتر لە 5 ساڵ لە 10 ساڵ لە بواری خوانە کاریان کردبێ ئەو کاتە حکوومەت ینی ملکەچە بێ بۆی کە تۆ ئەنجومەنێکت پێگەێنەوە ئەنجومەنەکە هەمووی ئامانجی خزمەتکردنە ئامانجی ئەوەیە لە خزمەت نەتەوابی نەک بۆ کاری بازرگانی وە تەشیرکردن بە خەڵکو یا تۆ ئیسیغلالیکەی بۆ شتیکە. بەڵێ جا من مەبەستەکەم ئەوەیە ئەگەر بکرێت بکرێ بە ڕسمی بە نسبەت حکوومەتی هەرێم چونکە زۆر زەرورە بەڵام ئێمە لە باکوور و لە ڕۆژەڵات و لە ڕۆژاوا لە ڕۆژاواش لەوەیە بتوانین بیکەین بە ڕسمی ئەتوانین چونکە هێشتا سیستەمێکی کوردی هەیە لەوێ بەڵام لە ڕۆژەڵات و باکوور ناکرێت ئەتوانین بیکەین و وە ڕێکخراوەکە زۆر لە خەمخۆرانی زمانی کوردی تیابێ هەمومان پێکەوە قسەی لەسەرکەین و وەکو وێبسایتێ شتێ بکەینەوە بووی زۆر چاکە شتێکی من لە خزمەتان بەسەر چاو ئەوە بێ ئیشی بۆ بکەین بزانین پرسوڕا بکەین بزانین چێ بێتە پێشەوە چێ نێتە پێشەوە. ئازیزان زۆر زۆر سوپاس بۆ هەر هەمووتان بۆ بۆچوونی هەر هەمووتان بۆ هاوکاری هەر هەمووتان و زۆر زۆر سوپاسی تایبەتشم بۆ کاک سەرکەوت عزیزم کە من ئەو ساڵانێک کە ناسیم لەگەڵ دەستپێکی ناسیممە فێری پاکسازی زمان و ڕێنووسی کوردی بووم لە کاک سەرکەوتەوە ئەلبەتە خۆم هەبوو بەڵام لەویش کۆمەڵە تێبینی وەرگرت زۆر زۆر سوپاس یەکەم. ئەلبەتە هەمومان هاوکاری یەکترین و ئێستا شەم وانەیەش بە هاوکاری ئێوە هەمووتان و کاک سەرکەوت هەوڵێک بدەین بۆی میدیای کوردی و فیلمسازانی کوردی وا لێ بکەین کاریگەری سەرەکییان لەسەر زمانی کوردی هەبێ لەسەر پاکسازی زمانی کوردی هەبێت ئاگامان لە خاڵبند و خاڵ و پیت و وشە و دەستەواژەکان بە وردی هەبێت. زۆر زۆر سوپاس بۆ هەر هەموو لایەک دەستی هەموو لایەکتان خۆش